بینەرانی عزیز سڵاوتان لێبێ و بەیانیتان باش خۆمان بەخۆشحاڵە زانی کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و بە کۆمەڵێک بڕگۆ بابەتی نێو بووینەوە میوانی ماڵەکانتان بەو هیوایی کاکۆی پرۆگرامی ئەمڕۆمان و ئەو بابەتانی کە بۆمان ئامادەکردوون بە دڵی هەموو لایەکتان بێت و سوودێک لە پرۆگرامەکە ببینن و هەموو لایەکتان لە ساغ و تەندروست باش بن. خۆشەویستان لە پرۆگرامی ئەمڕۆمانە لەسەر سێ بابەت گفتوگۆ دەکەین. یەکی لەو بابەتانی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین باز لە کار و چالاکیەکانی نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی فێرکاری منداڵانەکەین. بزانین کار و چالاکیەکانیان لە ماوەی ڕابردوودا یاخود بڵین لە ماوەی ساڵێکی کارکردنیانە بۆ ساڵی 2020 کە ڤایرۆسی کۆرۆناش لە ناوە بوو کار و چالاکیەکانیان بە شێوەیەکی گشتی چی بووە، چیان کردووە، پلان و پرۆژەیان لە ڕابردوودا چی بووە کە چەند پرۆژەیەکیان هەبوو کە کاریان لەسەر دەکرد یان بڕیار وا بوو ئەنجام بدرێ. بزانین ئەو پرۆژانە گەیشتۆتە کوێ لە چه قۆناغێکدایە، گەیشتۆتە کۆتایی یاخود نەوە. لە هەمان کاتدا باس لە پلان و پرۆژەیان دەکەین بۆ داهاتوو بۆ ئەوی کە بزانین چی دەکەن تا خزمەتی زیاتر بە مناڵانی شاری سلێمانی و دەوروبەری سلێمانی و تەنانەت ئاوارە و عەرەبەکانی دانیشتوی شاری سلێمانی و ئەو مناڵانەش بکرێت کە لە پارێزگاکانی ترەوە خۆ لە شوێنەکانی ترەوە دەهێنرێنە نەخۆشخانەی مناڵانی شاری سلێمانی کە دواتر بەڕێوەبەری نەخۆشخانەکە لەگەڵ ئێمە دامیوان دەبێت و گفتوگۆی زیاتر لەسەر کار و چالاکیەکانیان دەکەین. یەکێکتر لەو بابەتانی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین کە بابەتێکی گرنگە بۆ ژیانی ڕۆژانەی هەریەک لە ئێمە یان هەریەک لە تاکەکان لە کۆمەلگای کوردی و لە دنیادا ئەویش باز لە ڕووخۆشی و زمانشیرینی دەکەین. بزانین ڕووخۆشی یاخود زمانشیرینی تا چەند گرنگە کە مرۆڤ لە ژیانی ڕۆژانەیدا هەیبێت یاخود پەیڕێی بکە. ڕووخۆشی و زمانشیرینی تا چەند کاریگەری هەیە لەسەر پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لەسەر لایەنی دەرونی بە شێوەیەکی گشتی و خێزان یاخود پەروەردەی خێزان تا چەند کاریگەری هەیە لەسەر زمانشیرینی یاخود ڕووخۆشی لە مناڵەکانیانە بۆی کە لە داهاتوودا تاکێکی ڕووخۆش و زمانشیرین پەروەردە بکەن. و لە هەمان کاتدا زۆر جار دەوترێت یاخود پندێکی کوردی هەیە کە دەڵێ بە زمانی شیرین یاخود بە قسەی خۆش مار لە کورد دەهێنرێتە دەرەوە. کەواتە زمانشیرینی و قسەی خۆش چۆن دەتوانرێت پەرەی پێ بدرێت یاخود تاکی کۆمەلگای کوردی ئەگەر زمانشیرین نییە چۆن ئەتوانێت خۆی وای لێ بکات کە ڕووی خۆش بێت و زمان شیرین بێت. ئەمەش بابەتێکە کە دواتر بە وردی گفتوگۆی لەسەر دەکەین و توێژەرێکی کۆمەڵایەتی لەگەڵ ئێمەدا میوان دەبێت. یەکێکتر لەو تەوەرانی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین و دەبێتە تەوەری یەکەمی پرۆگرامەکە باز لە بەخێوكردنی باڵندە دەکەین لە نێوان حەز و خولیا و لە نێوان بازرگانیدا. بێگومان لە ئێستادا زۆرن ئەو ماڵانە یاخود ئەو تاکانەی کە باڵندە یاخود هەندێک لە ماڵان باڵندە بەخێو دەکەن، هەندێک ئاژەڵ و هەندێکیشیان هەردووکیان بەخێو دەکەن. بەڵام ئێمە لە پرۆگرامی ئەمڕۆ زیاتر جەخت دەکەینەوە سەر باڵندە. بزانین ئەو باڵندانی کە لە ماڵەکانە بەخێو دەکرێت یاخود ئەو فرۆشگانی کە کار لەسەر فرۆشتنی باڵندە دەکەن و ئەو بەخێوکەرانی باڵندە تا چەند لەگەڵ ئەوەی کە حەز و خولیان هەیە بۆ کارەکەیان تا چەند توانیویانە کارەکە بکرێتە پیشێ بۆ بەدەستێنانی داهات یاخود بکرێتە بۆی کە بازرگانی پێوە بکرێت. ئەمە تەوەری ئەم ڕۆمانە بێت و لە هەمان کاتیشا بازەوە دەکەین کە لەگەڵ ئەوەی کە کەش و هەوا سارد دەکات یاخود دەچینە وەرزی سارد و سەرماوە بێگومان باڵندەش نەخۆش دەکەوێت. شێوازی مامەڵەکردن لەگەڵ نەخۆشی باڵندەدا چۆنە پێویستە چۆن بێت تا چەند ئەو کەسانی کە باڵندە بەخێو دەکەن بە تایبەت ئەوانەی کە لە ماڵەوە شارەزاییان هەیە لەو بابەتەدا بزانن چۆن مامەڵەیەکی گونجاو لەگەڵ نەخۆشی باڵندەکانیانە بکەن بۆی کە چارەسەریان بکەن. ئێمەمانێ بەوردی لەسەر ئەم بابەتە ئەمڕۆ گفتوگۆ بکەین. بە خۆشحاڵی میوانداری سۆران جەمالمان کردووە کە بەڕێزیان بەخێوكەری باڵندەن. کاک سۆران سڵاو لێ بێ و بەیانیت باش. زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت. کاک سۆران لە ئێستا لە هەرێمی کوردستان ژمارەیەکی بەرچاو لە بەخێوكەری باڵندە هەیە. ڕۆکو پێش بەرنامەکە باسمان لەوە کرد کە بەخێوكەری باڵندە بەڕێستان وتان دوولایەنەگرێتەوە. ئەو کەسانی کە وەکو پیشە کاری لەسەرەکەن ئەوانش کە لە ماڵەوانێ باڵندەیەک و دوانیان هەیە بەخێوێکن. ئەو کەسانی کە کردویانە بە پیشە تا چەند توانیویانە بێتە سەرچاوەیەکی داهات یاخود تا چەند توانیویانە وەکو بازرگانیەک سوودی لێ ببینن. بەڵێ وکوتمان کێماڵین بەخێوكەری باڵندە ئەو کەسان کە بەرهەمەێنن بەس مەرجیش نییە بڵین بۆ بژێوی ژیان بێت. بەڵام بەتاکیدی ئەوەی کە باڵندە بەخێو ئەکات ئەتوانێت بیکابە بەشێکی گەورەش لە بژێوی ژیانی کە ئەمە بۆ ئەو کەسانی زیاتر کە ئەو باڵندانی کە هەیەی ئەیباتە پێشەوە چەند ساڵێکیە کە ئەگاتە ئاستێک کە ئەم بەرهەمانە ئەتوانێت بکێتە لای خەڵکی کەش
بەردەوامی پێبا و بەرهەمی لێبێنێ و ئەوانیش سوودی لێبێن هەموو کولانە دەروونەکە و ئارەزوەکە هەم ئەگە بیاوێک و پرۆژەیەکی بچووکیش بەکاری بێنێ بۆ بژێوی ژیان ئەوەشی کە یەکدانە بەخێوەکە بۆ ماڵوک و ئارەزویە گاوک و خولیایەک حەزیرەتی یا چەند باڵندەیەک بۆ و کەسێک لە ماڵەکە بیا بێ بە ئەندامێک لە ماڵەکەیە ماڵی بێ ماڵی هەنێکەیە بۆ دەنگەکەی ڕای ئەگرێت کە دەنگی خۆشە زۆربەی باڵندەکان دەنگیان خۆشە خەڵک بۆ ئارامی دەروون ڕایگرن لە ماڵەوە بۆ ئەوەی کە وەکو ئارەزوێک وایە حەزێکە بە تایبەتی مناڵیش زۆر هەمومانەزانین حەزی لە باڵندە و گیان لەبەرە ناو ماڵ کەواتە توانراوەکو بازرگانی سوودی لێ ببینرێت بە تەئکیدی لە هەموو جیهانە توانراوە سوودی لێ ببینرێت بە تایبەتی ئەوروپا زۆربەی وڵاتەکانی ئەوروپا بە تایبەتی هۆڵندا و بەلجیکا ئیسپانیا ئیتالیا ئەمانە توانیویانە کە بەخێوکردنی باڵندە بە هەموو جۆرەکانیەوە کە ئێمە باسەکەی لەسەر باڵندەی جوانیە کە جیاوازە با بڵین لە پەلەوەر کە مریشک و ئێمە باسی باڵندەی جوانیەکەین کە بووە بە بەشێکی زۆر گەورە لە ژێرخانی ئابووری وڵاتەکەشیان بەوەشا ئێمە ئەوەی زانین کە ئەم وڵاتانە بە ساڵانە بە هەزارەها باڵندە هەناردەی دەرەوە ئەکەن بێجگە لە ناوخوا کە چەنەها شوێنی تایبەتی کە پێی ئەوترێ شوێنی کڕین و فرۆشتنیە ئاڵۆگۆڕکردنی باڵندەیە کە پێوترێ بۆرسا کە بۆ هەنێ بۆرسەیە کە ئەکرێتەوە لە ساڵێکە چەند جارێک لە هەموو ئەوروپا و لە زۆربەی جیانەوە یەن بۆ ئەوێ باڵندە ئەکرێ بێجگەلەوەی کەوی بینێران لە هەرێمی کوردستانە بەخێوکەرانی باڵندە بۆ باڵندەی جوانی زیاتر پشت بە هاوردە دەبەستن باڵندەی هاوردە یاخود پشت بە بەرهەمی خۆماڵیە بەستن خۆی ئەوەی چێکە لە کێشە گەورەکان لە کوردستانە کە ئێمە کێشەمان هەیە لەوەی کە کێشەکە ئەوەیە کە تۆ ئارەزوویەکە ئەبێت کە ئەگەر وکو ئارەزوو بەکاری بێنیا کە حەزل لی بێ ئەم باڵندەیە پێویستی بە چەند ساڵێکەیە تۆ تا ئەگەیتە ئاستێک کە تۆ ئەوەنە بەرهەمە هەبێت کە بتانی بی بە خەڵک یا بە ژمارەیەکی زۆر لی بفرۆشی کە بە ئاستێک بێت خەڵک بتوانێت سوودی لێ ببینێ یعنی وکو بڵین وەچەیەکی جێگرێ هەبێت کە چۆن ئەوانی کە لە ئەوروپاوەیە تایەتی 40 ساڵە 35 ساڵە تایەتی 50 ساڵە ئیشی لەسەرکات ئەمە بەردەوامیە کە بەردەوام بووی تۆ توانی سوودی لێ ببینی ئەم باڵندانە ناو دەرەکەیت لە ئەوروپا ژەروایە ئێستا بۆ نمونەگە تۆ پەیوەندی بەیەکێ لە کۆمەڵەکانی ئەوروپاوە بکەیت بڵێ من فلان جۆر باڵندەمەوێت ئەو پێتەڵێ لە فلانکەس و فلانکەس و فلانکەس ئەمە اختصاسیانەوەیە ئەمە جۆریشانەی کە تۆ سوودی لێ ببینی بەڵام لە کوردستان وکو لانی بازرگانیش ئەگەر ئێمە بیری لێ بکەینەوە تۆ گەر پرۆژەیەک بووکو پرۆژەیەکیش بەکاری بێنی هەموو پرۆژەیەک لە دنیا تۆ کە بەکارێنەڵێت تۆ شەژمانی یەکەم تۆ ئەبێت دوای دانەی کە تۆ بەس چاوەڕی هیچ شتێک نەبی تۆ تا خەڵک ئەو ناسێت تا ئیشەکە ئەنج ئەمە باڵندەشە تۆ کاتە ئەوێ تاگەی بۆی کە بگەیتە ئەوەی کە سوودی لێ ببینی بەڵام لە کوردستان کێشەکەوەیە بەڕاستی من تا ئەمڕۆ نازانم لە ساڵی 2013 ئەم قسەیە کراوە لە 2010 ئەم قسەیە کراوە کێشەی کوردستان ئەوەیە هەمووی بە یەک جار ڕووە کاتە یەک جۆر هەتا وای لێت ئەم جۆرە بەرهەمەکەی ئەمەنە زۆرە بێت کە وای لێ دیتر خەڵکیش ئێستا زیاتر گرنگی بە کام جۆرە درێت ئێستا بڵین جۆرەکان کەناری خەڵک حەزیلەتی بڵین دەن و قەوسەکان زۆر بێ حەزیلەتی با بڵین ئەوانەی کە دەنگیانەیە پێوترێ باڵندەی کێوی کە لەو دوو جۆرەی یەکەمیانە و لە میانەمیان کاردیناڵ ئەویان سیسکنی پێڵن خەڵک حەزیلەتی ئەمە شتێکی باشە بەس کێشەکە لەوایە بۆ نمونە ئەمان یەکێکیان ڕەنگە سروشتەکەیەتی ئەوانی کە وەچەی پێڵێن وەچەی نوێ دروستیان کردووە بڵێن تەفراتی نوێی پێڵێن کێشەکە لەوایە تا ئەمە بڵین بازاڕی هەبێت هەمووی ڕوئەکاتە ئەوە بەڵام سیرەکەی کە ئەوەی خۆی ئەوێت چەند کەسێک من دایمە و تومەلەوانەی لە پەنجەکانی دەستیانە پەڕێت ئەمە وکو بازرگانیەشی با بڵین منهەج بەکارێت یعنی منهەجی بۆ دانراوە ئەمە خەڵکیش حەزیریە کە باڵندەیەکە کڕێ کاتێکە بەرهەمیە بێ بە پارێ بیفرۆشێتەوە هیچ نەبێت ئەوەنە دەربێنێتەوە کە بتوانێت هیچ نەبێت تا سەر بکاتەوە سۆران تووتی بازاڕی چۆنە زۆر کەس ئەوانێ بڵێ لە ماڵەوە ڕایگرن یانێکا لە وڵا قسە ناکات ئەمان لەکوێوە ئەهێنرێت یان هۆکاری ئەم قسەنەکردنەوە بۆ چێگەڕێتەوە قسەنەکردنەکەەوە پەیوەندی با بڵین تەنانەت لە مناڵیشە مێشکی ئەم باڵندانە
هەنییان زۆر زیرەکەن ینی جیاوازە تۆ گەر یەک جۆر تووتی کە ئێمە لە کوردستان پێڵەن کاسکۆ کە ئەفریقیە ئەگەر تۆ دەدانەدانی بەیەکەوە ئەم دەدانێ ئەگەر لە یەک تەمەنی شابن بە تاکیدی هەر یەکە و مێشکی و توانای مێشکی جیاوازە لەگەڵ ئەوەشا بەخێوکردنەکەی پەیوەندی بە تووتیەکە خۆیەوە هەیە یاخود زۆر جارانان ئەبێ لەگەڵ یا بڵی بەڵێ بە ئەوە ناڵم ئەوە خاڵێکیان خاڵێکی کەشیان تا چەند لەگەڵ یا ئەبیت تۆ مناڵ هەیە کە زمانەگرێت مناڵی وایە هەر قسە ئەکات مناڵی ژوای هەتانی دوێنی قسە ناکات یعنی هەندێک جار دایک و باوک ئەڵێن ئەبێ بیمەرایم پزیشکی دەرونی بۆی چی بکەین ئەویش ئەڵێڵێ قسەی لەگەڵا بکەن هەوڵ بن بناو خەڵکەوە یعنی ئەبێ هەردوو لایەنەکە بەیەکەوەی بەڵام گرنگترین شتەوەی کە ئەو کەسەی کە ئیبێت لەگەڵ یا خەریک بێت چکە ئەمە وەکو مناڵێک وایە ئەبێت تۆ فێریکەی ئەبێ وای لێ بکەم تێرە بە شێوەیە قسەی لەگەڵا بکەی ڕۆژانە فێری چەند و شەیەکی کەی تا مێشکی بکرێتەوە کە کراوەی تر فێرە بێ بەڵامی ترێنە کەسێکی باتە ماڵەوە جاری وایە بە دووسێ ڕۆژی ناچێ بەلایە یا لە ڕۆژەکە چەند دقەیەک ئەچێت ئەم خۆی ئەم تێرەکە خۆی بێتاقەتی ئەەکە ئەمە کەوای لەکات زۆر جار فێر نابێت تووتی ئەبێ هەر لە قەفەزا بێت کاک سۆران یاخود وا پێویستەکە لە قەفەزانە بێت ئەگەر شوێن هەبێت ئەگەر لە شوێنێکی وا بێت گەورە بێت گرنگ هەرە بێت لە قەفەزا بێت چکەگە لە قەفەزانە بێ ئەپڕێ بە ماڵەکە مەسەڵەن بڵین تۆ ناکرێت ئێستا من لێرە دانیشتوین باڵندەیەکمانە بێت بچێتە ئەوێ بێتە ئەوێ بەڵێ هەر یەکسەرە شتێتە دەرەوە بە تێرەکەشەوە کریتە دەرەوە وا باشتەیەکە قەفەزی گەورەی هەبێت یا زیاتر قەفەزێکی هەبێ بەڕڵایکی بچێت سەرەوە خۆی تووتی کەمتر ئەفرێت چکە تێرێکی قورسە ینی وکو ئەم تێرە بچووکانە نیکە بەڕڵایکەی وا بێ لە قەفەزا بێ و ستاندەیە بۆی دابنی کە بە ڕۆژ بچێتە سەری و کاتێک برسی بێوێ بنێ بچێتەوە ناوەوە بەڵام مەرج نییە لە ناو قەفەزا بێ مەرجیش نییە هەر لە دەرەوە بێت بەڵام شوێنی تا گەورە بێ باشتەیەکە و بۆ لایەنە دەرونەکەی باڵندەکەش باشتێ باشە کاک سۆران بەڕێزی لە پێشتر ئاماژەت بۆ کە باڵندەی جوانی لە وڵاتانی ئەوروپا وەکو ژێرخانێکی ئابووری کاری لەسەرکرێت کەواتە لە هەرێمی کوردستانە توانراوە سوودی لێ ببینێت بڵێ خۆی کە باسی ئەوروپامان کرد ئەوروپا زیاتر لە جەنگی جیانی یەکەم و دووەمەوە وای لێ هاو خەڵکەیتر نان نەبووە بیخوایە بژێویش بڵین لایانی ئابوووریەکە دابەزی و خەڵک سەری پەنای بردۆتە بەر هەم مەسەڵەن بڵین باڵندە کە بۆ بژێوی ژیانیان و هەم سوودیان لێ وەرگتۆ بۆ کڕین و فرۆشتن لاانێ شوێنا بەکارهاتوە بۆ بەڵام کوردستان و کوتم کێشەی ئێمە لەوایە کێشەکە لەوایە زۆربەی بۆ ئارەزوەکە نایکات یا کە ئیکات ئیتر بە زانایی یان نەزانیە بڵین ئەزانێ یان نازانێت شوێن ئەوە ئەکەوێت کە خەڵک چی ڕائەگرێت یعنی کێشەکە لەوایە من کە باڵندەیە ڕاگرم بۆ خۆمی ڕائەگرم ئەبێ یەکەم جار بیرەوە بکەیتەوە بۆ خۆت بە ژمارەیەکی کەم وردە وردە دەست پێ بکەیت پرۆژەش هەروایە کە تۆ پرۆژەیە بکەیت ئەبێ بەردەوام بیتایە لەوانەیە پرۆژەی تۆ بۆ نمونە ئەوەی کە شتێک ئەچێنێتە زەویەکە لەوانەیە ساڵێک بێتە پێشەوە ئەم بەرهەمی پارە نەکات وەکو خۆمانەی بینین بەڵام ئەم کارەکە بێ بەردەوام بێتایە لەوانەیە ساڵێکی کەوای لێبێ ئەم نەیکات بەڵام سیاری ببێ بەدەقات ئەو کاتە بێ بڵێ ئەڵێ ئەی باشە من بۆ ئۆم نەکرد کە تۆ بەردەوام بوویت تەخەسوست یاوەرگر پێش ئەکەویت باڵندەکانە جیاوازە بەرەگەڵ باڵندەی کە بەرەو پێشەوە چێ خەڵکی زۆربەی لای ئەم تەخەسوسە بەچی وەرەگیرێت بەس ئەزمونە یان بەردەوامی بەردەوامی ئەزمونە تۆ کە بەردەوام بوویت کێشەیە لەوایە سەر زۆربەی بەخێوکەرڵێ ئەو باڵندانی کە لە ئەوروپاوەیەت ئێمە بۆ ناتوانین بێچوی و کوانی لێ بگرین زۆری چانی جێڕێتەوە بۆ خواردن زۆری چانی جێڕێتەوە بۆی نە ئەمە هەوای ئەوێ فەرقی ئیجیا هیچ شتیوانی ئەمە جیناتە یعنی تۆ مرۆڤێک لە ئەوروپاوە بێتە ئێرە ئەتۆ ئەکرێت ئەگەر مەسەڵەن بڵین کە مناڵێکی بڵێ ئەم مناڵی ئەم جیاوازە لەگەڵ مناڵەکەی ئەوەیە لایەنە تەندروستەکە پەیوەندی بە خۆراکەوە بەو کەش و هەوایی کە تیاژێنی لایەنە دەروی کۆمەڵشتی زۆر هەیە کە پەیوەندی بەوەیە کە تۆ گەشتێ وردە وردە یەکەم ساڵیش قورسە چکە ئەم باڵندەیە لە قاڕەیەکی کێوەیە بۆ ئێرە لەوانەیە زەحمەت بێت بەڵام کە تۆ بەردەوام بیتی ئەگەیلی باڵندەش ئەمە زانستە تۆ کە دوو باڵندەت هەیە یاخود دە باڵندە بنێ لە یەک جۆر تەبعاً بتەوێت جووتێکی ئەمە ئەتوانی دەستکاری بکەی یعنی کاڵم دەستکاری بکەی باڵندەیەک مەسەن سەری گەورەی چیان بچووکە ئەتوانی وای لێ بکەی ئەم دوو باڵندە بەرهەمەکان سەری با بڵێن مامناوەندی بێت چاوی قاچی دەنووشی باڵەکانی سنگی یعنی هەمووی تۆ ئەتوانی بەردەوامی پێبێ ئێستا لەوێ وای لێ هاتۆ بەخێوکەری وا هەیە
گەشتۆتە ئاستێک ئەتوانێت ساڵانە بەرهەمەکانی وا لێ بکات جیاواز بێ لە ساڵێکیکە. ئێمەش بە چیە بێت ئەمە بێت تۆ زیاتر شارەزایی و هەبێت لەسەر ئەو تێرەری زیاتر ئاشنای ببی و تیان بگیت. دروستە. دەستەکانە خۆش بێ کاک سۆران، ئێستا ئەگەر باسێک لە کەش و هەوا بکەین لەگەڵ گۆڕانی کەش و هەوا لەگەڵەوەی کە وەرزەکان گۆڕانی بەسەرایەتەوە کەوینە وەرزی سارد و سەرما بێمان باڵندەش نەخۆشەکەوێت. شێوازی مامەڵەکردنی گونجاو لەگەڵ نەخۆشی باڵندەیە پێویستە چۆن بێت؟ بەڵێ خۆی گەورەترین کێشە لە کوردستانە ئەوەیە کە خەڵک زۆر باڵندەی لای نەخۆشەکەوێ و بەداخیشەوە ئەمرێت دوایەوە زۆربەی. وەرزێکی دیاریکراو هەیە بۆ نەخۆشکەوتنی باڵندەیە و لە هەر چوار وەرزەکە ئەگەری هەیە. هەموو گۆڕانکاریەک لە کەش و هەوا باڵندەش ئەم بە تایبەتی لە ماڵە لە ماڵە ئەم بە پاییزان کە بەرەو زستانە ڕۆین ئەنجا زستان لەگەڵ بڵین بەهاران کەیتە بەرەو مانگی 5 و 6 ڕۆینتە بەرەو گەرمە ئەڕوە. ئەم باڵندەیە ئەبێ بزانی چۆن هەڵسوکەوتی لەگەڵا ئەەکەی. باڵندە پلەی لەشی لەگەڵ پلەی گەرمای دەرەوە ئەگونجێت، یعنی خۆی لەشی وا دروست بووە بڵین لەشی هۆرمۆنێک یا چاوریەکەیە بڵین دەری ئەکات بە پیجەوەکە خۆی ئەگۆڕێنیانی و مرۆڤ نییە وەکو مرۆڤ نییە. ئەم کە ئەگەر بەو شێوەیە ئەگەر بەو شێوەیە نەبێت باڵندە چۆن لە چلی زستانە دەرەوە ئەژی. بەڵێ ئێمە کێشەکەمان ئەوەیە کە لەگەڵ زستانیە تۆزێ سار دەبێت یەکسەر ڕاکە هیتەری بۆ داگیرسێنێ زۆپای بۆ دائنێ کە لە کاتێکە ئەگەر ئێمە زۆپادانێک ئەگە بەنەودیشکات یا بە غازیشکا ئەمە بابلین هەواکە پیسەکە بە دۆمۆکسیدی کاربۆن یا بەو غازە بە تەکیدی کاریگەری ئەبێت. هاوینیش بە سەرماکەی وای لەکە ئەم باڵندەی وکو دەواجنی لەکە. ئێمە زۆر جار خۆتەنانەت بۆ مناڵێکی خۆشماڵی مناڵەکە مەڵی دەواجنەری بێدە دەرەوەسەر نەخۆشەکەوێ. باڵندە ئەبێ وازی لێ بێنی بە پلەی گەرمای زستانان بە پلەی گەرمای نزم ڕابێت بە هاوینانش بە پلەی گەرمای بەرز. ئەمە خۆی وای لە بابلین لە هۆرمۆناتی جسمی ئەکات یا بابلین بە میکانیزمی کاری جەستەی بەرگری لە شیەکات کە بەرگی سەرما و گەرما بگرێت. بەڵام لە کوردستان یەکسەر ئەیباتە بەری تەرەکە خۆشمانەگە بچیتە بەری تەرەوە بەڵێ لە پرۆ نازایی نەخۆشەکەی کە نەخۆشیشکە یەکسەر ڕاکە ئەنتیباتیشی هاتێ زۆر جار ئەوە کارەکە خراپترەکە. کاک سۆران لە چ کاتێکا دەرمان و ئەنتیباتیک بەکارهێنرێ بۆ باڵندە لە کاتی نەخۆشیە؟ بەڵێ خۆی نەخۆشی کە ئێمە باسی نەخۆشیەکەین نەخۆشی ئەبێمە تێبگەین سێ قۆناغا. بەڵێ قۆناغەکان چییە کە تۆ ئێمە کاڵین نەخۆشی وکو خۆپاراستن ینی پاراستن لە نەخۆشی زایدەن توشبوون بە نەخۆشی زایدەن چارەسەرکردنی نەخۆشیەکە. یەکەم شت ئێمە چی بکەین بۆی خۆمان پارێزین لەوەی نەخۆش باڵندەکانمان نەخۆش نەکەوێت. یەکەم کەشوهەوایەکی گونجایی بۆ دابین بکەین زایدەن پاکوتەمیزی کە لە هەمووی گرنگترێکە بەردەوام پاکوتەمیز بێ خواردنی کۆنی نەخینە بەردەم پاژماوەی خواردنەکانی نەمێنێتەوە بە تایبەتی میوە و سەوزەکان زایدەن ئاو گۆڕینی ئاو. ئێمە زۆر جاباسی ئەوواکەین ئاوی تەنکی بەی شێوێ نابێ بیرێ بە باڵندە چکە ئێمە زین تەنچەکان لە کوردستان لەسەربانە هەتاو لێە سارد و گەرمە ئەبێ قەوزە دروست دەکات. ئەمە کە توی بم باڵندێ ئەم باڵندێ پێ بدرێت هەیە ئەبێ بیکوڵێنیت ئەی کوڵێنیت بەسەم لیترێکە 2 لیترە بە پێی و باڵندانی هەتا ئەی کوڵێنی دایانی بۆ بانی کە سارد بۆ بیێرێ هیچ نەبێت تۆ بەوە ئەوەی کە تایەت یا بەکتریایە هەر شتێکە مشەخۆرێکە تایەتی کوژی و بە پاچی تێ زایدەن ئاوی بەلوعە کێشێمە لەوە ئێمە ئاوی بەلوعەمان هەموو زین کلۆری تایە. کلۆر خۆی بۆ مرۆڤ زەرەری هەیە بەڵام تۆ ببێنە بەرچای خۆ بۆ باڵندەیە کە لەوانەیە بۆ نمونە جگەری یا گورچیلەی ئەمە نەیە کاریگەری لێتی ئەمە بەس کاریگەریەکە کێشەکە لەوایە کاریگەریشی خێرایی نییە هێواشە تۆ هەستی پێناکەی تۆ کاریگەریەکە هێواشەوە خۆناکەکە تۆ سێرەکەی تێرەکە و کەس بووە یەکسەری بۆ لای دکتۆریایی بی بۆ لای بەیتەرێک یەکسەر چیەکە ئەویش ئەنتیباتی یەکتاتێ کە پەیوەندی لەوانەیە بەو نەخۆشی شەوە نەبێت. ئەمە کەوالی ئەکات تێرەکە و تووشی کێشە ببێت. ئەمە وکو نەخۆشی کە ئێمە بێ لاموشی گرنگتر ئەوەی باڵندەیە بێ وکو خۆپاراستن تۆ بێ بەرگری باڵندەکە و زیاب بکەیت ینی بەهێزی بکەیت بە خۆراکی تەندروست بکوتمان ئاوگۆڕنی بەردەوامی ئاوی پاچی لە بەردەما بێت منهەلەکەی ئاوی تیادانی پاک بێنێڵی قەوزەی تیاابێ چکە زۆر جارێمە بە چاو نایبینی بەڵێ زایدەن خۆراکێکی بیتێ ئێمە کەشوهەوای کوردستان هەموو ئانەزانی لەم چەند ساڵانەی ڕابردووە پیس بووە ئەنی کەشوهەوایکی پاکمان نییە دارمان کەمە
لەبەرەوە بێ خۆراکی بیتێ مەوادی کیمیایی و حافزەی کەم تیا بێت چکە ئەمە هەمووی کاریگەری و بە هێواش ئیشەکات زایدەن ئەوەی کە تۆ ئەم دانانی هیتەریا دانانی لە شوێنی گەرما بەزستان و لە هاوینا لە شوێنی فێنکە ئەم باڵندەی وای لێکە بەرگری کەم ببێتەوە یعنی ئەمە شتێکە هەمومانی زانیتەران بۆ مرۆڤ ژوە ئێمە توانین خۆمان پێچینەوە بەپی ئەوەی کە جسمان بەڵام ئەم باڵندەی ناتوانێت کە تۆ کارە بە ئاکوژێتەوە لەوانەیە بۆ سەعاتێک ئەمە بێتەوە ئەوەی سەرمای ببێت وازی لێ بێ من ناڵین بیبەرە ناقص 5 و ناقص 4 بەڵام هەتا 4 دەرەجە زۆر گونجاو بۆ باڵندە کە ڕابێت هەتاوەکو ئەتوانێت خۆی ڕابێنێ لەگەڵ پلەی گەرمی ژوورەکە بەڵێ جسمی خۆی وایە ئەم باڵندەیە کە ڕۆژ ئەجوڵێت ئەمە وزەیە وەریەگرێ لەشی وەریەگرێ و کوێ کاتەوە کە ئەنوێت ئەم باڵندەیە کە نووس ئەگەر لە تەندروست بێت و بەرگری خۆی تەواو بێت و ئەم وزەی وای لەکە پلەی لەشی جێگیرەکایتر ناقزیەکە بەو شێوەیە نەبێت باڵندەیە ماڵین لە چلەی زستانە لە دەروێ بەفرە بارێ بارانە بارێت ئێمە لە ژوورەوە لەبەر زۆپا ڕق بووینەتەوە چونێتە ناو زۆپاکە ئەو لە دەرەوە ینی ئەمە باشترین بەڵگێ لە ئەوروپاش ئاوا بەخێوەکرێ گەیشتنێتەوە قەناعەتە کۆناغەکانی کەش ببوورێ حەزێکی دوای ببوورە پرسیاری ئەوم هەبوو بەرکەوتنی هەتاویان بڵێ تیشکی خۆر هیچ سوودێکی هەیە بۆ باڵندە یاوە پێویستە کات کە بخرێتە شوێنێکەوانی هەتاولی بات بەڵێ خۆر یەکێکە لە هەرە پێداویستەکانی باڵندە هەم بۆ بەرگری هەم بۆ گەشەکردنی لەشی چکە هەتاو دی ڤیتامین دی ئەیە بە باڵندە ڤیتامین دیش چییە ڤیتامین دی بۆ ئێسک باشە بۆ با بڵێن هەرسکردنی خۆراک باشە بۆ پەڕی باشە یعنی ئێمە بێ بیدەوە بکەینەوە هەموو ڕۆژێک بەلایانی کەمەوە وەکو معدل ینی تۆ هەموو ڕۆژێک هەتاو نییە بەس کە هەتاوە بوو 5 دقە بۆ 10 دقە ئەم باڵندەیە لە ژوورەوە کە ینی با بڵێن پەنجەرەش تیشی هەتاو ناگرێت ینی لە پەنجەرەشەوە کە هەتاوێتە ژوورەوە باڵندەیە مرۆڤیش دی وەرەگرێت بەڵێ چکە وکوتمان ئەگەر ڤیتامین دی وەرنەگرێت لەشی کۆمەڵێک کارهێنایی کە هەموو کووتمان ئێسقانی لە هەمووی گرنگتر کۆندامی هەرزیانی هەسمکردن ناتوانێت خۆراک وکو ئەگەر نەخرێتە بەرخۆر یاخود تیشکی خۆر لێی نەدان ئەتوانرێت بە ڕێگەی تر ڤیتامین دی بەڵێ دوو ڕێگە هەیە هیچیانەوەی کە ڤیتامین دیسری دروست کراوە بۆ حاڵەتە کە ئەڵین دیسری کە لەوانەیە زۆر کە دیدوو بۆ بابلین سەرچاوەکەی بابلین گیان لە بەرای بابڵین حیوانیە لە چوری بابلین لە حیوان وەرەگیرێ دیسری سەرچاوەکەی ڕۆکیە کاڵی دیسری دیش خۆی سەرچاوەکەی بابلین ڕشخۆرە دیسری هەیە ئەیتێ بەلانی کەمەوە هەفتەی 2 جار بۆ 3 جارەبێ بیتێ کە ئەمە بڵین جێگری هەتاوەگرێتەوە بۆی کە بیتێ زایدەن گڵۆپی تایبەتیەیە ئەم گڵۆپانەوە دروست کراوە بە پێی جۆری گیان لەبەرەکانی مە باسی باڵنداکەین باڵندە پێویستی بە 2.8 زایدەن 12.8 هەیە تیشکی سەر و وەنەوشەی و خوار وەنەوشەی کە ئەبێ دابینی بکەی هیچ نەبێ ڕۆژانە بەلانی کەمەوە سەعاتێ بۆ 2 سەعات بۆیان داگیرسێنی بۆی ئەو دیە وەربگرن بەڵێ بووکو نەخۆشیەکانی کوتمان نەخۆشی خۆی کە تووشی ئەبێت کە تۆ باڵندەکە و نەخۆشەکەوێت چی ئەەکەی تۆ نەخۆشی خۆم مەرج نییە هەموو کەسبوونی باڵندەیەک نەخۆشی بێت لەوانەیە زۆر جار سەربابوونیی ئاساییە لەوانەیە با بڵین گۆڕانکاریی کاکسۆران ئەو کەسانی کە لە ماڵەوە کەسانی شارەزایوەکو بەڕێستانە ئەوانی کە لە ماڵەوانێ باڵندە ڕاگرن بەچی ئەبزانن کە باڵندەکەیان نەخۆشە زۆر ئاسانێ سەم باڵندانی کە لێرە شانەیەک هەیە بەڵێ تۆ باڵندەیەکە هەیە لە ماڵەوە ئەم باڵندەی ڕۆژانە ئەجوڵێت ئەفرێت ئەیبینی با بڵین جوڵەی دیارە قسەکردنی ئەگەر تووتی بێ گەورە بێت دیارە لە ناو قەپەزەکە لە دەر خواردنی کە ئیبینی جیاوازە تۆوان لێ سەیری ئەەکەیت ئەیبینی تر شارەزابی کە هەستێک کرد ڕۆژێک ئەم باڵندەیە بە درێژایی ڕۆژەکە لە هەڵسوکەوت یاوەکو جاران نەماوە ئەبێ یەکسەر ئێمە خۆمان چیەکەین تێرەکە ئەگرین لە تێری پچووکا و لە هەموویە بەڵام ناوانەیە بۆ بەبقا تۆزە زەحمەت بێت تێری با بڵین کۆکتێلە تاوەکووانی کە ئەتوانی و ماڵیە ئەیگری سەیری ناوسکی ئەەکەیت چکە ناوسکی باڵندە ئەگەر نەخۆشیش نەبێت بەخێوکەری ئەوەی کە ڕای ئەگرێت بە بەردەوام بە سەیری ناوسکی بکات فویەکی دیەکی ناوسکی دیارە ناو ڕێخۆڵەکانە دیارە بێت ساف بێت پاک بێت کە نەخۆش بێت دەماری شینی تیا دەرەکەوێت یاشین ئەبێتەوە ئەگەر جگەری بێ لای جگەری بێت جگەری نقطەیەکی تەیە کە دوایی زیە ئەکات یعنی ئەبێت ئەوەی کە نقطەیەک پێڵەن خاڵی ڕەش خاڵی ڕەش ئەوە نەخۆشیەکە کە زیاتر ئێستا ئەڵەن کۆکسیدیایە کە با بڵین کیسەیەشی ڕەشە لەسەر جگەر دروست دەبێت
کە خاڵی ڕەش بەس تووشی بێچوو ئەبێت لە یەکەم ڕۆژەوە تووشی ئەبێت تا هەفتەیەک ئەگەر چارەسەری نەکەی ئەیکوژێت و ئەمرێت بەڵام ئەمە بێچۆکە لە دایکەکەەوە لە 100 وەریەگرێ پەیوەندی بە باوکەکەیەوە نییە لە دایکەکە وەریەگرێ لە ناگەلکەکە شاوەریەگرێ بەس کە لەکات دەرەوە ئەو خاڵە ڕەشە چالاکە بێت بەزە ناوە چالاک نییە. بڵێ کاک سۆران یەکێکی تر لەو پرسیارانی تەسەوڕەکەم ڕۆژانە زۆر ڕوبەڕووتان بێتوانێت ئەویش پرسیارکردنە لەسەر شوێنی گونجاو لەگەڵ بوونی قەفەزەکانە جۆری چ جۆرە قەفەزێک بۆ ئەم باڵندانە گونجاوە قەفەزی وا هەیە ئەم قەفەزانە سێ لای گیراوە بەس ڕووی پێشەوەی کراوەیە هەنێ قەفەز هەیە کە هەر چوار لای کراوەیە ئەمانە کامیان گونجاوە لەگەڵ حەجمەکەیانێکیان گەورێنێکی بچووکە بڵێ کامیان گونجاوە بە باڵندە خۆی ئەم قەفەزانی بۆ باڵندە ئەو قەفەزانی کە بەس پێشەوەی بەتاڵە بۆ هەموو لایەنەکان ئەوە باش شتێکە بۆچی ئەمە سەروەشی بەتاڵە وابێت ئەمەی معرەزە خۆی بەڵێن بۆ معرەزە بۆی خەڵک بێت کە لە معرەز کە عەرزیەکەی یا بۆ پێشەنگاکان ئەمەی ئەوێ بەڵام باشترین قەفەز ئەو قەفەزەیە کە بەس پێشەوەی بەتاڵە بۆچی بۆچی لەبەروی یەکەم تۆ گەورەترین کێشۆ لە ماڵەوە لە کۆڵە بێتەوە ئەوەیە کە پیسی تۆ ئەگەر ئەم قەفەزە لە چوار لاوە کرابێتەوە خواردنەکان لە پشتەوە لە لاوە لە تەنیشتەکانی شەوکێتە خوارەوە بڵین بە چواردەوری خۆی پیسەکاتەوە بەڵام کە تۆ بەس پێشەوە بۆ بەس پێشی خۆی پیسەکاتەوە کانێت ئەتوانی هەنێ جارەتوانی پلاستیکێکە یا شوشەیەکە بۆی دابنین کە ئەوەش نیێتە دەرەوە کەواتە تۆ ئەمە و پیسی بۆ ئەوە زائیدەن بۆ سەرماوگەرمە بۆ سەرماگەرما باشترین ئەوەیە کە ئەم لە پێشەوە ئەگەر هەوای سارد دەبێتە ژوورەوە ئەگەر با بڵین زستان بێت کە چووە ناو بڵین ناوە گەرمە بێت باش گەرمە بێت بڵین سەرماوگەرما کەمتر تەسیری تیەکە چکە لە یەک لاوە تۆ هەوایەتە ژوورەوە اینجا بۆ ئەوەش کە باڵندەکە بەس پێشی خۆیە بینێ زووتر لەگەڵ مرۆڤەکە ئاشنا بێت تۆ مەسە بڵێن ئەم باڵندەیەسە کێویمانەیەسە بمێنە لەگە خۆما بەس بە تەلەکەەوە نیشتەوە چکە هەوڵی ئەوە بێتە دەرەوە یا مەسە بڵێن کە تۆ ئەبینێت یەک پشتەوە هەیە چێ بە پشتەوە خۆی هەڵەواسێ بۆی دوورکەوێتەوە لێو بەڵام بەس پێشەوە بوو هیچ جینێکیکەی نییە ئەبێ بۆ سێ و سەیرێ بکات با بڵین بە بەردەوامی کە تۆ ئەماکە ئەم باڵندەی ئەوە نەبێتەوە وای بێت بەڵێ ڕایەت تەنانەت ئەم قەفەزانە بۆ بەکارێت زیاتر تەیریتی ئاوەن ببێتەوە ئیتە فرتەفرتەی نامێنێت کە زۆر عەزێتی خۆشی هەیە بەڵێ ئەی لە ڕووی گەورە و بچووکیەوانێ گەورە و بچووکیش ئەمە بۆ تەیرێک بچووکە تەنانەت بۆ تەیرێکیش بچووکە قەفەز تا گەورە بێت بۆ باڵندەکە باش شتێکە چونکە باڵندە تووتی ئێمە وتمان تووتی قەفەزی گەورەی ئەگەر نەیەنیدە دەرەوە قەفەزی تا گەورەتر بێ باشترە بەڵام ئەگەر تووتی مەسەڵێن لە ماڵا تۆ بتوانی ئەو ستاندێکی هەیە بۆی دابنی یا وای بۆ دروستکەیت مویمە ئەم باڵندەی هەست بکاکە سەربەستە زۆربەی تووتی بۆی دانێتە سەر قەفەزەکە بە درێژایی ڕۆژ لەسەر ئەو قەفەزەیە مەگە خۆ فێریکی باینکە یا بێنی بۆ لای خۆ مویمێ کراوە بێ ئەم باڵندەی هەست بۆ بکاکە توانای جوڵەی هەیە نەک بە چواردەوری قەفەزەکە بە دەنوب قولێتەوە قەفەزێکی بچوو بێت ئەمانیش هەتا قەفەزیان گەورەتر بێت باشترێکە چکە زیاتر ئەفرن باڵندە بە فڕین تەندروست ئەبێت ئێستا کێشەی ئێمە ئەوەیە لە کوردستان کۆکتێل یا ئەو باڵندانی یەک تۆڵی بۆ دانراوم تێرە جوڵاوە وەستاوە بەس ئەڕاتویەت یعنی باڵی ناجوڵێت ئەم تێرە تەپۆ ئەبێت وای لێت بەرگری کەمە بێت چکە کاکسۆران کاتمان نەماوە یەک پرسیاری ترەمێت ئەو پرسیارە بکەم لە جۆری باڵندەکانە چەند جۆر باڵندە ئەتوانێت لێ قەفەزا بەیەکەوە دابنرێت ئەوە کەوتۆتە سەر گەورەی قەفەزەکە کەوتۆتە سەرەوەی تا چەند بێکەوە گونجەن بۆ نمونە ئێستا دەنوگڕێگەکان بەگشتی ئێستا ئەمەی کە لێرایە هەمووی بێکەوە گونجێ بە مەرجێک بۆ جووتکردنە بێ جیهانکەیتەوە چکە لە کاتی جووتکردنا نێرەکان دایما هەوڵی ئەوەیەن ئەو شوێنی کە تیان بیپارێزن بکۆ لەوانەیە شەرکەن و بێتەوە کاری ئەوەی کە پێکدادان ڕووبا لە نێوانیان دەستەکانە خۆش بێ زۆر سپاسمان دوومان کردی زۆر سپاس بۆ سۆران جەمال کە بەڕێزیان بەخێوکەری باڵندەن و لەم بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە بوون بەڵێ خۆشەویستان ئێستا شەچینە لای پەیامنێرمان کاروان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کۆی لەگەڵمانە ئاماری ساڵانەی بەڕێوەبەراتی چاودێری کۆمەڵایەتیمان بۆ دەگوازێتەوە کاروان سڵاو لێ بێ و بەیانیت باش فەرموو ئاماری ساڵانەی بەڕێوەبەراتی چاودێری کۆمەڵایەتی چییە چی کراوە کار و چالاکیەکان چی بوون بۆ ئێمە بۆ بینەرانی بگوازیتەوە بەڵێ سنوور بەیانیە و بینەرانی گەلی کوردستان باش هەڵبەتەوە گەوەی ئاماژەت پێکرد ئێستا ئەمڕۆ ئێمە لە بەڕێوەبەراتی چاودێری و کۆمەڵایەتی و گەشەپێدانی کۆین دەمانەوێت ئاماری
کار و چالاکیان بەڕێوەبەرایەتیە بۆ بنێرانی گەلی کوردستان بگوازینەوە. هەڵبەتە ئێمە هێدی ماڵاوایی لە ساڵی 2020 دەکەین و پێدەنینە ساڵی 2021ەوە بۆ مەبەستە ژێمە لەو زنجیرە چالاکیانی یان لەو زنجیرە چاپێکەوتنانی کە ئەنجاممەدا و دەمانەوێت ئاماری کار و چالاکی سەرجەم بەڕێوەبەرایەتیەکان بخەینە ڕوو. ئێستا ژەمڕۆ میوانێکم هەیە زۆر بەڕێز کاک عەزیز کاوێز بەڕێوەبەری چاودێری کۆمەڵایەتی و گەشەپێدانی کۆیم لەگەڵ دەبێت. کاک عەزیز زۆر سپاس بۆم دەرفەت تاگەر بیت ئێرەوە بەیانیتان باش. زۆر سپاس. بەخێر بێ کاک عەزیز جان. بەیانیتان باش، دەستان خۆش. هیوادارم لەو تەلەڤیزیۆنەوە بتوانین تەواوی کاروبارەکانی خۆمان و چالاکیەکانی 2020 پێشکەش بکەین لە ڕێگای ئێوە. باش کاک وەسپاسی گەلی کوردستانیش دەکەین کە دەرفەتی بۆ ئێمە ڕاست. چاودێری گەشەپێدان و کۆمەڵایەتی کۆیە لە چەند هۆڵ و بەش پێکات و کار و چالاکیەکانتان چی؟ بەڵێ، کار و چالاکیەکانی ئێمە لێرەکانە وابەستن بە کۆمەڵێک شتەوە. وابەستن بە کۆمەڵێک شتەوە لێرەکانە مەسەلەن ئێمە هەمانە مەسەلەن کە منداڵانمان هەیە، چاودێری خێزانمان هەیە، بریتین لە تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی کۆیە. تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی کۆیە سێ بەش لە خۆی دەگرێت. چاودێری خێزان کە ئێستا ماوەیەکە وەستاوە و بەهۆی باری گرانی داراییەوە کە نەتوانراوە مەسەلەن بژێوی ئەو خەڵکە دابین بکرێت، بەڵام کە منداڵان هەر بەردەوامین لێ و کە منداڵان و جگە لەوەش خانەی نەوجەوانانیشمان هەیە. خانەی نەوجەوانان بۆ ئەمە بەستەیە کە ئەو خەڵکە بێسەرپەرشتانە لەخۆ دەگرێت کەوا بتوانین خزمەتیان پێشکەش بکەین بە هەر شێوەیەک بێت. جگە لەوە ما سنتەری دەرونی و پەروەردەیمان هەیە لە کۆیە کە ئەو سنتەرە کۆمەڵێک خەڵک لەخۆی دەگرێت وابەستن بەواوە کە سوودمەندن لێ. ئەو منداڵانی ئۆتیزمیان هەیە یاخود جۆرێک لە نەخۆشی تایبەتیان هەیە. سنتەری پاراستنی مناڵانیشمان هەیە، ئەوەیش بە هەماهەنگی مەسەلەن توێژەرە کۆمەڵایەتیەکانی خۆمان و هاوکاری یەکتری لە هەردوو سنتەرەکە بە یەکەوە دەتوانن کاروبارەکانی خۆیان وابەست بکەن، کار و چالاکیەکانی منداڵان بە تەواوەتی جێبەجێ بکەن. ئەوە سەبارەت بەوە. سەبارەت بە پەیمانگای هیوای نابیستانیشمان هەیە. پەیمانگای هیوای نابیستان ئەو منداڵە نابیستانە لەخۆ دەگرێت کەوا لەلای ئێمە هەن. جگە لەوانەی نابیستان بەشیش کەشمان لە ناو پەیمانگای هیوای نابیستان کردەوە، ئەویش بیرکۆڵەکان. ئەو بیرکۆڵانە لە ماڵەوە نیان دەتوانی سوود وەربگرن. ئێمە هێنامانن بەرنامەی تایبەتمان بۆ دانان و بۆ داڕێشتن کە پێرار مامۆستاکانمان بۆ بردن بۆ دەرەوەی وڵات بۆ ئەوەی بۆ خۆشم سەرپەرشتی تیمەکە بووم بۆ ئەوەی بتوانین ئاکتیڤانە کارێکی گونجاو بۆ بیرکۆڵەکانیش و بۆ نابیستەکانیش دابین بکرێت. بۆ ئەمە بەستا هەوڵێکی جدیمان داوە. سەبارەت بە داهەنگی کۆی داهەنگی کۆشمان هەیە لێرەکانە، ئەو داهەنگەیە بە نرخێکی زۆر هەرزان و گونجاو منداڵ لەخۆ دەگرێت و دەتوانێت کار و چالاکیەکانی فەرمانبەران ڕانەگرێ و نەبێتە بەربەست بۆ ئەوەی منداڵەکانیان بێن لەوێوکە. کۆمەڵگەی چالاکی تەقتەقشمان هەیە لە تەقتەق ئەویش بە هەمان شێوە کار و چالاکیەکانی گەنجان لە پشوەکانی هاوینان لەخۆ دەگرێت. ئەو خوێندکارانەی دیکە کەوا مەسەلەن خەتخۆشیە دەورە خولیان بۆ دەکەنەوە لە خەتخۆشی، لە یاریکردن، لە تێنس، لە شەترنج، لە هەر شتێک لەو بابەتانە. باشە کاک عەزیز دەرفەت نظام پرسیاری لەکەم بگەڕێنەوە بۆ سەردەمی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا. سەبارەت بە بەشە مادییان بەشە خۆراکی ماگانەیان هەر شتێک لەو بابەتە لە کاتی کەرەنتینە کە خەڵک لە ماڵەکانی خۆیان بوون دەرنەچوون، ئێوە چیتان کردووە ئەو مەبەستە؟ بەڵێ دەستان خۆش، پرسیارێکی گونجاوتان کرد. ئێمە لە سەرەتای مانجی 11 2020 هەستاین بە ناوتۆمارکردنی خەڵک لە ڕێگای وەزارەتی کار بە هەماهەنگی وەزارەتی کار و وەزارەتی پلاندانان و وەزارەتی بازرگانی هەڵسان بە هەماهەنگی هەمویان کۆبوونەوە مەسەلەن تەرتیباتێک بکەن بۆ ئەمە بەستا. چونکە خەڵکێک لێ زیاد لە پێویست زەرەرمەند بوو، دوکانەکان داخرابوون، بازار نەمابوو بە هەموو شێوەیەک، خەڵکێک تووشی ئەوە بوو. ئێمە توانیمان لێرە لە کۆیە 3888 کەس سوودمەند بکەین و ئەرزاقیان بەسەر دابەشکن. ئەرزاقەش بریتی بوو لە ئارد و ڕۆن و لە نیسک و لە ئاوەتەماتە و ئەو شتانە. ئەو باش بوو، ئەوە فرسەتێکی باش بوو. دوای بەدوای ئەوەش وەزارەتی خۆمان لە ڕێی حکومەتی هەرێمی کوردستانەوە داواکاری کرد کە بڕێک مادی پێشکەش بکرێ بەو خەڵکانی کەوا هەژارن توانیویانە مەسەلەن خۆڕاگر بن بەرامبەر ئەو وەزع ناخۆشی و نالەبارەیەکە هەبووە. بۆیە ئێمە لەوەدا توانیمان
دیسانەکەینێ بڕی 100,000 دینار بۆ 2651 سەرخێزان لە سنووری کۆیە بە ناحیەکانەوە دابین بکەین هەر لەو فترەیە لە ڕێگای بانکەوە ئەو ناوانە لە ڕێگای بانکەوە توانیان بگەنە شایستەکەی خۆیان کە پێشکەشیان کرابوو بڕی 100,000 دینار بووە جگە لەوەش عفومکە جگە لەوەش لە حالی حاضردا ئەمە 5,909 کەسی دیکەمان سوودمەند کردەوە هەم بۆ ئەو خەڵکانەی کەوا هەژار و کەم دەرامەتن لە کۆی و لە ناحیەکانی بە برنج و ڕۆنیان پێشکەش کرا و دراوەتی بەڵێ بەشە خۆراک بەشە خۆراکیان دابین کرا بۆ کەمەندامان شتی باشمان کردن کەمەندامان لە ئاستی تموحی ئێمەدانی ئەوەی بۆیان دەکرێت لەبەرەوەی کەمەندامان چی بۆیان بکەی هەرکەمە کەمەندام وابەست هەرکەن ئەو احساسێکی تایبەتی خۆی هەیە بەڵام شتیشمان بۆ کردوون بێبەشمان نەکردوون لە هیچ هاوکاریەک لەو هاوکاریانی کە لە بەردەستمانە ئیتر لە ڕێگای دیکەشەوە لە ڕێگای ڕێکخراوەکانی مەدەنی تریشەوە لە ڕێگای قایم قاوێتەوە کە دابەش کرابێ یا لە شوێنەکانی دیکەوە کە دابەش کرابێ کەم ئەندامان بێبەش نەکراون بە هیچ شێوەیەک لەوە لەلای ئێمەشەوە ئێمە حالیان و دیستێکمان لەبەردەستە بۆ 50 کەم ئەندامی خاوەن پێداویستی زۆر تایبەت کەوا بتوانین پێداویستیان بۆ دابینکەین جا سەماعی گوێ بێت جا عینەک بێت جا شەقە بێت جا عارەبانە بێت هەر شتێک لەو بابەتانە بێ 50 ناومان ئامادە کردو بۆ ئەمە بەستە جگە لەوەش لیستێکی کەمان لەبەردەستە هەر لە کەمەندامان دەمانەوێت سوودمەندیانکەین ئەگەر داوامان کردووە لە ڕێی بەڕێوەبەراتی گشتی خۆمانەوە کەوا بڕێک نەوتیان بۆ دابین بکرێ مامۆستا یوسف ئەو ڕۆژە قسەشی لەگە کردم گوتی لیستێک ئامادە بکە ئینشەڵا هاوکار دەبین تەرتیباتێکتان بۆ دەکەین هیوای نابستان لە ئێستا پەیمانگە هیوای نابستان بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە داخراوە ئەو پەیمانگەیە تا چەند توانیوێتی سوودمەندێت بە نابستانی سنووری قەزاکۆیە بەڵێ طبعاً ئەو پەیمانگایە دەمێکە دامەزراوە لە 1998ەوە دامەزراوە لێرەکانە توانیوێتی کاری جدی خەڵکێکی باش لێ ئەو بێت بۆ نمونە ئێمە پێرار تقریبا 30 خوێندکار تێیدا سوودمەندە 30 خوێندکاری تێدا سوودمەندە نابیستن بەڵام منهەجیان هەمان منهەجی ئەو قوتابخانانەیە کە لە سەر وەزارەتی پەروەردە بۆیان دابین کراوە لە کۆمپیوتەری شارەزان تەواو بەڵام ئەوان بە بیستن دەیبیستن تەڵەبەی دیکەی ڕۆژێ ئەوانش بە ڕەمزی ئیشارە مامۆستاکانیان مامۆستای کارامەن و ئیتر بە ڕەمزی ئیشارەتیان دەگەێن و ئیتر لەسەر دەمیە زۆر بە سەرکەوتوانەوە دەبێت وە کۆیش لە پۆلی سێی ناوەندی لە پۆلی نۆ کە دەکەنەوە بنەڕەتی دووەمی سەر محافەزەی هەولێر بوو کە ئێستا تەڵەبەکانمان لە ئامادەیی بازرگانی کۆیە دەوام دەکەن و ئیتر زۆر سەرکەوتوانە و ئەساڵ مەرحەلەی دوون دەمەوێت بەکوتی دوایین پرسیارێک لێ بکەم سەبارەت بۆی ئێستا ئێوە پێدەنین ساڵی نوێەوە چ بەرنامە و پلانێکتان هەیە بۆ ساڵی 2020 ئەگەر بەکوتی بێ سوپاس دەکەم بەڵێ بۆ ساڵی ئایندە وەڵا بە هەمان شێوە وەکو هیوادارین حکومەتی هەرێمی کوردستان بتوانێت پێداویستەکانمان دابین بکا و بتوانێت بکەوێتەوە سەر پێی خۆی لەبەر ئەوەی باری هیوادارم ئەو بارگرانی کە هاتوتە سەر کوردستان ئەوە نەمێنێ فەرمانبەرانمان بتوانن بە ئاسوودەیی خۆیان کارەکانیان بکەن بەرنامەمان هەیە ئەو کەمەندامانەی کەوا پژڕاست کراوەتەوە لە لیژنەی پزیشکی دەرکەوتون کەمەندامی حەقیقین لە لیژنەی پزیشکی ڕاستان کراوە بۆیان واتە پژڕاست کراوەتەوە کەمەندامی حەقیقین ئەوانە موچیان بۆ ببردرێتەوە و موچەی چاودێری خێزانی شیوادارین بگەڕێتەوە بۆیان و بتوانین لێرەکانە هاوکاری مادی پێشکەش بە و خێزانە هەژار و کەم دەرامەتانە بکەین بەڵا بەپێی ئەو ڕێنمایەی کەوا لەو ئاخیریەی لە یاسای کاروباری کۆمەڵایەتی خۆمان کە سەبارەت بە خاوەن پێداویستەکان و چینە هەژارەکان تۆمارکراوە و ئامادەکاری بۆ کراوە بۆ خۆشم بەشدار بۆتم بەڵێ گەلێک سپاس کاک عەزیز کاوێست بەڕێوەبەری چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی کۆیە زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بەڵێ سنوورەمە کوی ئەو کار و چالاکی بابەتانە بووکەوە لەلایەن بەڕێز بەڕێوەبەری چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی کۆیەوە بۆیە ماگواستەوە سپاس بۆ پەیامنێرمان کاروان کە بەشێکی ڕاستەوخۆ لە کۆیەوە لەگەڵێمە بووی سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت بەڵێ خۆشویستان لە
تەوەری دووەمی پرۆگرامەکەیە کە ئەمڕۆ گفتوگۆ دەکەین لەسەر بابەتێک کە بابەتێکی گرنگە بۆ هەر تاکێک لە هەر شوێنێکی دنیا بن. بێگومان ئەو تەوەری کە ئێمە ئەمڕۆ باسی لەسەر دەکەین گفتوگۆی لەسەر دەکەین باز لە ڕووخۆشی یاخود بڵێن زماشیرینی دەکەین. ئەگەر لە ناو کۆمەلگای کوردیدا و لە ناو تاکی کۆمەلگای کوردیدا باسی بکەین بزانین ڕووخۆشی و زماشیرینی تا چەند لە ناو تاکی کۆمەلگای کوردیدا بەدی دەکرێت. بێگومان ڕووخۆشی و زماشیرینی تا چەند کاریگەری هەیە لەسەر دەوروبەر لەسەر پەیوەندی کۆمەڵایەتیەکان لەسەر لایەنی دەرونی. هەمیشە پندێکی کوردی هەیە دەوترێت کە بە قسەی خۆش بە زمانی شیرین دەتوانێت مار لە کون بهێنرێتە دەرەوە. کەواتە قسەی خۆش و زمانی شیرین دەتوانێت زۆرشت بەدەست بهێنی کە ڕەنگە ئەو شتە ئەستەمیش بێتەوە بە پێچەوانەشەوە زمانێک کە توندوتیش بێت ڕەنگە زۆر شتت لەدەست بدات. ئێمە ئەمڕۆ ئەمانەیە بە وردی لەسەر بابەتی ڕووخۆشی و زماشیرینی گفتوگۆ بکەین بۆ ئەمە بەستە مامۆستا هێمن رەفیق کە بەڕێزیان توێژەری کۆمەڵایەتین و لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر و لەگەڵ ئێمەدا ئامادەن. مامۆستا هێمن سڵاو لێبێ و بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت. ئەگەر سەرەتا بەو پرسیارە دەست پێ بکەم زانین کۆمەلگای کوردی تا چەند خاوەنی زمانێکی شیرینە لە ئاخاوتنە لەگەڵ دەوروبەرەکەی. سڵاتان لێ بێبیانیتان باش سنوورخان سڵاو ڕێزم بۆ بینەرانی بەرنامەکەت و تەواوی بینەرانی گەلی کوردستان. دیارە ئەم بابەتەی باسی دەکەی بابەتێکی تا بڵێ گرنگە و گزارشتە لەوەی کە ئێمە لە نێو تۆڕی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لە ژیان پێویستمان بە ئەوانی ترە. کاتێک مرۆڤ بڕیار ئەدا تێکەڵی خەڵک بێ تێکەڵی دەوروبەر بێ تاکەشت کە بیاوێ گزارشت لە هەستە ناوەچیەکانی خۆی بکات بریتیە لە دەربڕین. ئایا تاچی ئێمە تا چەند فێری دەربڕین کردووە؟ ئایا لە دەربڕینە تا چەند تاچی ئێمە توانوێتی کەسیەتێکی سەرکەوتووی هەبێ و بە زمانێکی پارا کۆنتاکت بکە لەگەڵ هەست و مەشاعیرەکانی کەسی بەرامبەر وەکو خێزان وەکو تاک وگال. ئەگەر ئێمە باسی پرۆسەی پێگەاندنی تاک بکەین لە ناو خێزان لە کۆمەڵگەی ئێمە بە دڵنیاییەوە ئێمە لە فراغێکی مەعریفی و پەروەردەیی گەورەیە ئەژین بەوەی کە تا ئێستا نەمانتوان تاکێک دروست بکەین کە بە دڵ و دەرونیەکی ئارامی هەبێ چاکە خواز بێ حەز بە ئاشتەوایی کۆمەڵایەتی بکە و خۆپەرست نەبێ و ئەنانی نەبێ و حەز بە ژیان بکە لە تەک ئەوانی تردا. بەداخ مناڵ و گەنجانەی لە کۆمەڵگەی ئێمە وەکو نەوەی نوێیە کە ئێستا ئێمە باسی دەکەین کە دروست بوون و گەورە بوون پێیان وایە کە ژیان لە قالب دراوە بۆ ئەوان پێیان وایە ئەوان چیان بووێ دەبێ ئەوە بکەن و چ بە دڵیاندا بێ دەبێ ئەوە گزارشتی لێ بکەن. بەداخەوە بەهۆی نەبوونی پەروەردەیەکی تەندروست تاکێک دروست بێ لە کۆمەڵگەی ئێمە کە بەر لەوەی لەگەڵ خەڵک نەرم بێ لەگەڵ خۆی توند و تیژە. ئەوەش دەگەڕێتەوە بە هۆکاری ئەوەی کە ئێمە لە ژینگەیەکدا ئەو تاکە گەورە بووەوە ئێمە لە ژینگەیەکدا ئەژین. مامۆستا هێمن پەروەردەی خێزانی یاخود دایک و باوک ئەو پەروەردەی کە دایک و باوک لە منداڵیدا لەگە مناڵەکانیان گەوریان دەکەن ئەوە هیچ کاریگەریەکی هەیە لەسەر ئەوەی کە مناڵەکەیان تاکێکی زماشیرین دەرچێت لە داهاتوودا؟ بە دڵنیاییەوە ئێمە لەو بابەتەیە خاوەنی دوو میتۆدی زانستین لە بواری دەروونناسیە. میتۆدێکیان ئەڵێ بۆ ماوەیی کاریگەری هەیە لەسەر گواستنەوەی هەڵسوونەکان گواستنەوەی ئاستی زیرەکی گواستنەوەی شێوازی مامەڵەکردن هەموو ئەم شتان لە باوانەوە بۆ منداڵەکان. بەڵام میتۆدێکی تر هەیە کە ڕەفزی ئەم جۆرە تێگەیشتنەکە پێی وایە کە نا ژینگە و جۆری پەروەردە و کاریگەری زۆر گرنگتری هەیە لەوەی کە تاک چۆن کەسایەتی دروست بێ و تاک چۆن مامەڵە لەگەڵ ئەوانی تر بکە. بە دڵنیایی پەروەردەی خێزان ڕۆڵی زۆر گرنگی هەیە بەوەی کە ئێمە تا چەند توانیومانە تاکێک دروستکەین کە خۆی خۆش بووێ بەر لەوەی ئەوانی تری خۆش بووێ چونکە ژیان بریتە لە زۆرە ڕێسایەک مرۆڤ لەگەڵ خۆی چۆن ئەوانی تر وا دەبێ لەگەڵ خۆی چۆن بێ لەگەڵ ئەوانی تر وا دەبێ. واتە ئایا تاچی ئێمە کە
خاوەنی ئەم زمانە دەرونیە نییە لەگەڵ ئەوانی تر کاتێکە تۆ لە ژیانی ڕۆژانە دەیتە نێو خەڵک سیرەکەی کەسێک شوفێری ئەکات تونوتیژە لەگەر ئۆتۆمبیلەکەی کەسێک ئەچێت بۆ سەر خۆی زارە لە فەرمانگەیەکە هەمووی تونوتیژە لەگەڵ خۆی ئینجا ئەم تونوتیژیە ڕەنگ ئەداتەوە لە ئاستی مامەڵەکردنیان لەگەڵ ئەوانی تر بۆ ئێمە دوو جۆر کەسیەتیمان هەیە مامۆستا هێمن کللتور و کۆمەلگا بۆ خۆی هیچ کاریگەریەکی هەیە لەسەر ئەوەی کە تاکی ئەو کۆمەلگایە زمان شیرین بێ یاخود بە پێچوانەوە زمانێکی تۆندوتیژی هەبێت یان ئەوە پێیوەستە بە هەر تاکێک خۆیەوە کە ئەگەر زمان شیرین بێ یاخود زمانێکی تۆندوتیژ بەکاربێنێت بە دڵنیاییەوە کولتور وە نەریت ئەمانە هەموو کاریگەری خۆیان هەیە ئێمە هەندێک جاران بەهرەی تاکە کەسی کە پێی دەگوترێت لە زانستی گەشەپێدانی مرۆڤی پێی دەگوترێت کارامەییەکانی ژیان کارامەییەکانی ژیان لە هەندێک کەسە زۆر بەهێزە یعنی بە شێوەی بۆماوەیی زۆر بەهێزە و ئەو کەسە لە شوێنی خۆی خاوەنی لوتف و ویقار و دەربڕینێکی جوانە ژینگەکەی ڕۆڵ ئەبینێ پەروەردەکەی ڕۆڵ ئەبینێ بە دڵنیایی کولتوری کۆمەڵایەتی شار و شارۆچکەکان لە هەرێمی کوردستاندا دەوری هەیە تو سەیرکە حتا ئاستی کەش و هەوا هەتا باری جوگرافی ئەوانەی کە لە گەرمەسێنن زانایانی بواری دەروناسی دەڵێن زۆرتر فشارەکان و سترێسەکان بەسەر دەربڕین و تووڕەبوونیاندا زاڵە لە دەربڕیندا بەڵام ئەوانەی کە لە کەش و هەوای تەڕ و شێداردا ئەژین و لە شاخ و دۆڵ و دەشتەکانن ئەمانە زۆرتر زمانی دەرونیان هەیە لە دەربڕینەوە زۆرتر عیشقیان هەیە لە قسەکردنە زۆرتر هەستەکان دەرئەبڕن ئەمانە بە بەڵگەی سەلمێنەری زانستی توێژینەوەی لەسەر کراوە بەڵام لە بیرمان نەچێت ئێمە بارودۆخی کۆمەڵایەتی بارودۆخی ئابووری بارودۆخی سیاسی لە هەرێمی کوردستانە ڕۆڵی زۆر گەورەی بینیوە بۆەوەی کە تاک نەتوانێت خاوەنی جۆرێک لە مامەڵەی نەرم بێ لە دەربڕینە لەگەڵ ئەوانی بەڵێ کەواتە تۆ منت خۆشەوەی تەنیا لە ڕێگەی زمان ڕۆڵ ئەبینێ بەڵێ کورد ناخۆشی زۆری بینیوە یاقڵی کۆمەلگای کوردی بە ناخۆشی زۆرە تێپەڕیوە بەو پێی کە بەڕێزت باسی ئەواکەی کەواتە ئەو ناخۆشیانی کە بەسەر کووردا هاتووە هەر لە زۆ هەتا ئێستا هەموو ئەمانە کاریگەری هەیە یاخود هۆکارێکم بۆەوەی کە تاکی کۆمەلگای کوردی زمان شیرین نەبێت بەدڵنیاییەوە قۆناغەکانی گەورە و ئەو بارودۆخانەی بەسەریدا تێپەڕ دەبێ هەمووی وا دەکات کە وەکو دەرێ لە قالب بدرێ ئەو بارودۆخانە کەسێتیەک دروست دەکەن ئەو کەسێتیە یان نەرم و لێبوردە و ئاشتی خوازە هەموو ئەو بارودۆخانەی کە ڕژێمە جیاوازەکان دواتریش ڕاپەڕین دواتر ڕزگارکردن دواتر ململانەی سیاسی هەموو ئەمانە کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە ئێمە خاوەنی تاکێکی نەرم و لێبوردە نەبین تۆ سەیرکە بە بەڵگە سەرمێنراوە کە لەگەڵ تاکێکی ڕۆژ ئاوایی قسە ئەەکەی باشە قسەی لەگەڵ ئەەکەی چەند بتەوێت تووڕێیکەی تەنانە زۆرجار لە کامێرەی شاراوەکان ئەمە دەرەکەوێت چەند بتەوێت تووڕێیکەی ئەو ئەعسابی ساردە و هەستەکانی ساردە تووڕە نابێ بەڵام بۆ کۆمەڵگەی ئێمە لەگەڵ تاکەکان ئەگەر تۆزێک بە ڕەخنەوە یان تۆزێک بە زۆرێک لە داواکردنەوە قسە بکەی پەلامارت ئەدا و ئەو بەداخەوە ئەو خۆپیشاندانانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو بینیمان ئەمەی سەلمان خۆ ینی زمانی ئێمە لەگەڵ یەکتر زمانێکی مرۆڤانە نییە زمانێکی مرۆڤ دۆستانە نییە بەرامبەرەکەت پێویستی بەوەیە کە تۆ خۆشەویستی خۆتی بۆ دەربڕی لە چ ڕێیەکەوە تۆ ئەم خۆشەویستە دەرەبڕی لە ڕێی زمانەوە تۆ ئەگەر تۆ زمانێکی پارا و شیرنت نەبێ بەرامبەرەکەت چۆن بە هەست بە خۆشەویستی تۆ بک زۆر پێویستمان بەوەیە کە ئەم زمانە داخڵی نێوژیان بکەن وەکو مۆدێلێکی جوان بەڕاستی ئێمە پێویستمان بەوەیە کە لە تەک یەک بین لە پاڵ یەک بین یەکترمان خۆش بووە پێکەوە ژیان هەبێ دەستگاکانی ڕاگەاندن زۆر گرنگە بایەغ بە میتۆد مۆدێڵانەی
ژیان بدەن بەداخەوە دەستگاکانی ڕاگەاندن نەیانتوانیوە ئەو مۆدلە جوانە دروست بکەن من دەستخۆشی لە کەناڵی گەلی ئاسمانی گەلی کوردستانەکەم کە زۆر بایەخی بە پەروەردەی تاکداوە ئەو بەرنمەیە زۆر بەڕێز دکتۆر کەریم شەریف خەرستانی شاهدی ئەوەیە بەڵام بەداخەوە کەناڵەکانی تر نەیانتوانیوە ینی تاک دروست بکەن ئێمە پێویستمان بەوێت تاک دروستکەن بۆی کۆمەڵگەیەکی مۆدێرن کۆمەڵگەیەکی وشیار کۆمەڵگەیەکی ئاشتی خوازمان هەبێت مامۆستا هێمن لەگەڵ هەموو ئەو هۆکارانی کە بەڕێزت باست کرد هەر لە ژینگەوە یاخود پەروەردایان لایانی سیاسی کۆمەڵایەتی کە ئەو کەسە یاخود ئەو تاکە تیایدا پەروەردە بووە لەگەڵ هەموو ئەم هۆکارانەیە کەسێک ئەگەر بیەوێت ئەتوانێت گۆڕانکاری لە خۆیان دروست بکات لە زمانێکی تونند و تیژە خۆی بگۆڕێت زمانێکی شیرین یاخود ڕوویەکی خۆشی هەبێت بەدڵنیایی مرۆڤ قابلی گۆڕانکاریە و مرۆڤ شعوری هەیە هەستی هەیە بیرکردنەوەی هەیە مەعریفەی هەیە ئەتوانێ قوڵ بێتەوە لەسەر ئەوەی کە ئایا تا چەند ئەم هەڵسو کەوتانەی ئەم دەربڕینانەی سوودی پێگەیاندووە خەڵک کۆمەڵایەتیەکانی لاواز بووە یاخود خەڵک لی نزیک بووتەوە مرۆڤ دەبێت خۆی بخاتە نێو جۆرێک لە فۆکسی ڕەخنەگرتنەوە لەسەر خۆی ڕەخنەگرتن قورسە کاتێک کەسێک ڕەخنە دەگرێت بەڵام مرۆڤ زۆر گرنگە خۆی خاوەنی ئەو مەعریفە زاتیە بێ لە ناوەوەی خۆیدا بۆی کە ڕەخنە لە خۆی بگرێت ئایا هەڵسوکەوتەکانی ئایا بیرکردنەوەکانی ئایا دەربڕینەکانی سوودی پێگەیاندووە و کەسێتی جوان کردووە لە ناو کۆمەلگا یاخود زیانی پێگەیاندووە ئەوە ئەو جۆرە بیرکردنەوەی خۆی لە خۆیدا بەشێکە لە چارەسەر بەڵام ئایا ئەمە ڕوئەدا خەڵکی ئێمە جۆرێک لە طبعێکی تایبەتی کەسیەتی هەیە ڕەنگە تا مردن نەهێنێ دڵی خۆی شیر هەتا پیری ینی بەداخەوە کۆمەڵگەی ئێمە لەبەرەوەی وشیاری لە ئاستی ناسینی خۆمانە لە ئاستی دۆزینەوەی وێنە خودیەکانی خۆمانە لاوازە ئێمە نەمانتوانەوە ئەو بویێریەمان تیا بێ بۆ ئەوەی کە بە مەعریفەیەکی زیاتی گۆڕانکاری لە خۆمانە دروستکەین یعنی سیرکەی تۆ ئەگەر بە لۆژیکی ئاین سەیری بابەتەکە بکەی مامۆستا هێمن ئاین پێمان ئەڵێ ئێمە گفتمان شیرین و خۆش بێ خێزان پێمان ئەڵێ دەبێ وابین پەروەردەی خێزان پێمان ئەڵێ بەڵام بۆ وانین ئەوە دەبێت تا ئەو پرسیارە لە خۆی بەڵێ باشە مامۆستا هێمن ڕوخساری مرۆڤەکان یاخود بڵێ ڕوخساری کەسەکان هیچ پەیوەندیەکی هەیە بە زمان شیرینیەوە زۆر جار کە کەسێکە بینی لە دوورەوانە ڕوخسارێکی مۆن یان ڕوخسارێکی عەسەبی دیارە و هەندێک کەسیش بە پێچوانەوە ڕوخسارێکی ڕووخۆشی هەیە یاخود بڵێ دەم بە پێکەنینە ئەکرێت ئەو کەسێک کە عەسەبیە یاخود ڕوخسارێکی مۆنی هەیە زمانێکی تونند و تیژی هەبێەوە بە پێچوانەشەوە ئەو کەسێک کە دەم بە پێکەنینە و ڕووی خۆش دیارە زمانی شیرین بێت پرسیارەکە زۆر زانستی و زۆر جوان و بەجێیە چنوورخان من لە سەرەتای بەرنامە باسم کرد هەندێک شت هەیە بۆ ماوەیی ئەگوازرێتەوە لە باوانەوە بۆ تاک بۆ منداڵەکان بە دڵنیایی تۆ سیرکە ئەو منداڵەی کە ڕوخساری سمایڵە یعنی بەردەوام پێدەکەنێ بەردەوام ڕووی خۆشە بوونی کەمە نوکتە چیە کراوەیە سیرکە دایک و باوکیشی وایە سیرکە خێزانەکەشی وایە یعنی بە دڵنیایی ئەم بابەتێکی زۆر کاریگەرە لەسەر جوان دەرخستنی کەسیەتی تۆ بەڵام زۆری پەروەردە و فۆرمی پەروەردە وە کواڵیتی پەروەردە زۆر دەور ئەبینێ بۆ ئەمە هەندێک کەس هەیە ڕەنگە بە ڕوخسار جوان نەبێ بەڵام کەلەی نزیکە بیتەوە زۆر خوێن شیرینە زۆر بەلوتفە زۆر بەوی قارە بە پێچەوانەوەش هەندێک کەس هەیە جوانی ڕوخسارەکەی نەبووتە هۆکاری بەوەی کەسایەتەکەی جوان بێ هەموو ئەو شتانەی کە ئێمە باسی ئەەکەین لە زمانی دەرونیا لە دەربڕینە پەیوەندی زۆر پەروەردەی ناوەوەی مرۆڤەوە هەیە یعنی هەندێک کەسێ پەروەردەی خۆی کردووە لە ناوەوە کە کەسێک بێ مرۆڤ دۆز بێ ئاشتی خواز بێ بەرامبەرەکەی خۆش بووێ ڕێزی بگرێ ئەمە لە زمان و لە دەربڕین و گفتار و ڕەفتاریە ڕنگ ئەداتەوە بەڵام هەندێک کەسەیە ڕەنگە بە ڕوخسار جوان بێ بەڵام پەروەردەی خۆی نەکردووە لەسەر ئەوەی کە ئەوانی تر گرنگن لە ژیان و زمانێکی دەرونی پڕ لە ئەتەکێتی جوانی هەبێ لە کاتی کۆمەڵەکردنە لەکانی ڕۆژانەی خەڵک بۆی بە دڵنیایی ئەگەر بە فاکتەری بۆ ماوەیە سەیرەکەین ئەمە کاریگەری هەیە و ئەمە ئەگەرێتەوە بۆ سەر باوان بەڵام هەندێکیش پەیوەندی بە جۆری پەروەردەکردنی تاک خۆیەوە هەیە
بەڵێ دەستەکانە خۆش بێت مامۆستا هێمن زۆر سپاس ماندوومان کردی سپاس بۆ سەر جەملاوت تە و لا ڕێنمایەکانە زۆر سپاس بۆ مامۆستا هێمن رەفیق کە بەڕێزیان توێژەری کۆمەڵایەتین و لەم بەشەی پرۆگرام لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت بەڵێ خۆشەویستان ئێستاش ئەچینە لای بەرگەی نیگا و دواتر لە تەوەری سێمی پرۆگرامەکە لەگەڵتان بەردەوامە بین. بەڵێ عزیزان لا کۆتا تەوری پرۆگرامی ئەمڕۆمانە لەگەڵتان بەردەوام بین ئەویش گفتوگۆکردنە بێ لەسەر کار و چالاکیەکانی نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی فێرکاری منداڵان کە باز لە کار و چالاکیەکانەکەین لە ماوەی ڕابردوودا یاخود ئەگەر بە دیاریکرای بڵێن لە ماوەی ساڵی تەمەنیدا و ساڵێکی کە بەڕێ کردووە لە ماوەی ئەم ساڵەدا لەگەڵ ئەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا لە ناوە بووە کار و چالاکیەکانی ئەم نەخۆشخانەیەکی بووە پلان و پرۆژەکانیان کە بڕیار وا بۆ ئەو پرۆژانە ئەنجام بدرێت و کاری لەسەر بکرێت لە ئێستادا پرۆژەکان لە چ قۆناغێکدایە و گەیشتوتە چی و لە هەمان کاتدا پلان و پرۆژەیان بۆ داهاتوو چی دەبێت تا خزمەتی زیاتر بە مناڵانی شاری سلێمانی و دەوروبەری و تەنانەت ئاوارە و ئەو مناڵانەی کە دانیشتووی عەرەبن یاخود لە شاری سلێمانیدا دەنیشن خزمەتیان بکرێت و ئەو مناڵانەش کە لە دەرەوە لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستانەوە دەهێنرێن بۆ شاری سلێمانی بۆ چارەسەر وەرگرتن. ئێمە بە شێوەیەکی گشتیمانەیە لەسەر کار و چالاکیەکانی نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید گفتوگۆ بکەین بۆ مەبەستەش میوانداری دکتۆر پشدەر عەبدوڵامان کردە کە بەڕێزیان بەڕێوەبەری نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی فێرکاری منداڵانن. دکتۆر پشدەر سڵاو لێبێ و بەیانیت باش. سڵاو لە بەڕێزشان زۆر سپاس. زۆر سپاس. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزەی دکتۆر. ئەگە هەر سەرەتا لە دکتۆر جەمال خۆیەوە و لە ڕۆڵی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید خۆیوانێ دەست پێ بکەین بزانین چ ڕۆڵێکی هەبووە لە خزمەتکردن بە منداڵانی شاری کوردستان. ئەگەر لە کەسایەتی بەڕێزیانەوە دەڵانەوەی کە کاکتۆر کەساتێکی بەهێز و معنەوی و کەسایەتێکی خۆشویستی وەلناو خەڵکە بەڕاستی لەوانەیە خەڵک ئەوەنە ڕۆکەی تریانی بەلاوە گرنگتر و بێ یاخود زۆر سەرنجی ئەوانیەوە بەداخەوە زۆرجار لە وڵاتی ئێمە شتەکان
بە پێچوانەوە سەرێکیا بەلا ڕێیا بێ لەوانەیە زۆر جار دکتۆر جەمال تەناوەگەوە سیر بکرێ کە ئیتر 500 دیناری لە نەخۆش وەرگرتو و کەمی وەرگرت و ئیتر تەواوە چونکە زۆر جا خەڵک تەنهاوەیە خوێنێتەوە بەڵام بە پێچوانە دکتۆر جەمال کەسایەتێکی زۆر بەهێز کەسایەتێکی زۆر بەخشندە کەسایەتێکی زۆر دڵسۆز یەکێک لە جوانترین شتەکانی ئەو کە ئەوە بوو ماندوو نابوو ینی تۆ تەمەنێکیشی هەبوو کەسی سیر دەکرد ماندوو نابوو بەردەوام حەزی لە نوێکاری داهێنان بەردەوام حەزی لەوە بوو خزمەتی زیاتر بکات یعنی ئەم کەسایەتی ئەمە دبینی کاتێک لەگەڵا دانیشێمە و کاتێک لەگەڵا تەلەبە بووین هەستێک کرد بەردەوام بە جۆری سەیری توێیەکرد بە جۆری ڕێزیەگرتی کە تۆ لە ئاستێکی زۆر بەرزایت لەگەڵ نەخۆشە دایم وەک هاوڕێک تەسەڕوفاتیەکرد لەگەڵ مناڵە یعنی هەستێک کرد ئەم کەسا ئەوەی کە مەبەستێتی تۆ وا لێ بکە هانە بە بۆی کە هەوڵ بیت قەت ئەوە مەبەستی ئەوە بوو کە خۆی کەسێکی زۆر گەورە دەرکەوێت بۆی زۆر جا خەڵک بە پێشەوانەوە لە شتەکانی ئەوگەن ئەمانیانوێ لە کەسایەتی ئەم کەسە لە گەورەی ئەم کەسە کەم بکەنەوە بۆی کە لە شتێکی زۆر بچووکە سەیریەکەن بەسنەوە تەنها بەلایەنە داراییەک بەڵێ بیست زەبت بەڵام دکتۆر جەمالی ڕەحمەتی کەسێکی زۆر ینی نەکرد بۆ نەخۆش بۆ خوێندکارەکانی بۆ نەخۆشخانە بۆ لە هەموو شتێک ینی زۆر شتی سەرسوڵمانی لێگەڕنەوە کە ئەم کاتی خۆی چۆن توانیوێتی تەنانەت نەوت لە ماڵی خۆیەوە بیهێنە بۆ نەخۆشخانە تەنانەت چەندین جار شیری دابین کردووە فڵ ینی زۆر شتی تر کە باز دەکرێ ینی زۆر جار خوێندکارەکانی باسەکەن کە ئێمە باسەکەین بانیان زوو ئەو کاتانی کە لەگەڵەوە بووین ئەو بانیان زوو چونگە و زوو بانیان لەچوو بۆ لای نەخۆش کاتێککە چوین سەدای نەخۆشمانەکرد کۆمەڵە قسەی تایبەتی هەبوو کە لەگەڵ نەخۆشیایی کرد لەگەڵ مناڵە لەگەڵ دایکی مناڵە یان هەندێک جا زۆربەی کە لەگەڵ کرد ئەگەر لەبەر ڕێزی ئەو نەبووە حەزێگر تێر بە دەنگێکی بەرز پێ بکەنیت چونکە ئەم جگە لەوەی کە لە ڕووی زانستیەوە چارەسەری نەخۆشیەکە لە ڕووی دەروونیشەوە چارەسەری نەخۆشەکانی یەکرد چارەسەری مرافقی نەخۆشەکانیشی یەکرد بۆی ڕوویەکی زۆر خۆشی هەبوو پێشتر باسی زمان شیرینتان نەکرد دکتۆر جەمالی ڕەحمەتی یەکێک بوو لەو کەسانی کە بەڵە زمان شیرین بوو هەستێکرد یعنی لەگەڵ ئێمەیە زۆر جا بە شێوازێک لەگەڵ تا ئاخاوتنیە کرد کە تۆ هەستێکی کەسێکی زۆر گەورەیت یعنی لە ناخەوە کەسایەتێکی زۆر بەهێزی پێدایت بۆیە بەڕای من دکتۆر جەمال یعنی کەسێک بوو نەشێوەی ئەبێت نەشێوەشی هەبووە خۆی تەنها خۆی بوو بۆیە بەڕاستی لە دەستدانی ئەو بۆ ئێمە زۆر ناخۆش بوو جگەلەوەی کە خەڵکێک لەوانەیە وابزانێت تەنها بۆ مناڵانی سلێمانی بەڵام ئەوەی بۆ ئێمە خوێنکارانی ئەویش کە هەم نەخۆشخانەکەش بەڕاستی دەستەکانە خۆش دکتۆریان ڕۆحی دکتۆر جەمالی شاد بێ دکتۆر ئەگەر ئێستا بچینە ناو بابەتەکەوە یەکێک لەو پرۆژانەی کە بۆ نەخۆشخانەی مناڵان یاخود بڵێ کاری لەسەرکرا نۆشانکردنەوەکەی بوو لەگەڵ ئەوەشدا چەند پرۆژەیەکی تر کاری لەسەرکرا هەر یەک لەو پرۆژانە چی بوون و ئێستا بەکوێ گەیشتون خۆی سەرەتای مێژووی پرۆژەکان لەو کاتێکی ئێمە تقریبن لە دەی 2019 بوو کە چوین وەک ئیدارەی ئەوێ وەرمانگرت بەڕاستی نزیکی ساڵێک و دەمانگێکەکە یان نۆمانگێکەکە لەو کاتی کۆرماگەت ئێمە هەر لەو کاتەوە بەڵێنی ئەومان بڵین دابوو یاخود پەیماننامەیەک هەبوو لە نێوان ئێمە و بەڕێوەبەراتێکی شەندروستی کە بۆی هەر لەگەڵ دەست بەکاربوومانە ئیترێ بە دەست بە کاری نۆژەنکردنەوە بکەین چونکە ئێمە خۆمان پلانێکمان دانابوو ئەوەی کە نەخۆشخانە ئەبێت لە دوو ئاستا بەرە و پێشەوەی ببیت یەکەمیان ئاستی زانستی و دووەمیان ئاستی مرۆیی واتە لە ڕووی بینا و دابینکردنی کارمەند و ئەجیزە و فەحس و ئەشیع و هەموو ئەم شتانە بۆیە ئێمە هەر لە سەرەتاوە تیمیان دازەمان بان کرد بۆی کە پلانەکان جێبەجێ بکەین خۆ دەزانی حکوومەت بەداخەوە لە ئاستی ئابوووریەوە پێویستنیەوە بە تایبەتیش بۆ هاوکاریکردنی نەخۆشخانەکان وەک پێویستنە بۆ ئێمە پشتمان بە حکومەت نەبەست بەتەنها بەوە بوو کە کۆمەڵێک خەڵکی دڵسۆز و خەمخۆری ئەم شارە هەیە خەڵکێکن کە هەم لە حیزبەکانە خەڵکی زۆر باشی تیا بووە هەم خەڵکێکی دەوڵەمەند کە خۆی پارەدارە بۆ ئێمە هەر سەرتاوە پرۆپۆزەڵەکانمان حازر کرد نەخشەی یاخود پلانی ئەوماندانە کە چۆن ئەم خزمەتی ئەمانەیە بە چه ئاراستەیەکە بیبین ئیتر لەگەڵەوەی پرۆپۆزەڵەکانمان تەقدیم کرد یەکەم شوێن کە بەڕاستی دەستمان پێکردەوە بوو کە بینایەک دروستکرا بۆ نەخۆشە درێژخایەنەکان ئەوەی کە نەخۆشی شەکرەی هەبێ غودەی هەبێ نەخۆشی سەڕی هەبێ یعنی ئەوانەی کە مەسەلەی کێشەی گەشەیان هەیە بۆیە هەر لە سەرەتاوە لای کاک نەژمەدینەوە بوون حەزەکەم ناویان بێنە بەڕاستی ئەگەر ببێ بە ڕێکلامیش بۆیان شتێکی زۆر باشە بۆی کە خەڵکێک سەیریان کە بەڵێ بەدڵنیەوە کاک نەژمەدین لە گروپی کۆمپانیەکانی نەژمەدین بە خۆشحاڵیەوە هات لە ماوەیەکی کەمە بینایەکی تایبەتی دروست کرد زۆر سوپاسێکین لە دوایەوە لە نهۆمی پێنجەمان دەست پێ لەوانە زۆر جارە پرسنەڵە بۆ لە نهۆمەکان یاخود زۆر جار تەسەسولی نهۆمەکانمان جیاوازە بۆ لەبەرەوەی کە هەر یەکە و کەسێک کردوێتی یعنی تەسەسولەکانیان جیاوازە حتا شێوەکانیشان جیاوازە نۆشانکردنەوەی لەلایەن کەسێکەوە ڕێک ئەوەیە هەر یەکە و شوێنێ کردوێتی بۆیە نهۆمی پێنجەم لایەن کە خالیل عەباس کە لە کۆمپانیای سوپەرماستەر کە بەڕاستی زۆر سوپاس یەکەین شتێکی زۆر جوانی بۆ کردین نهۆمی 3 و 4 کە لایەن حکوومەتەوە بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی لەسەر بودجێ ئەوە کرێ کە ئێستا بە خۆشحاڵیەوە سلفی دووەمی بۆ سەرفکراوە نهۆمێکیان تەواو بۆ نهۆمی
چوارەمیان نهۆمی سێمیشان بەڵێ بە دڵنیایەوە نهۆمی دوو لەلایەن پارێزگاری سلێمانی و کاکتۆرەڤاڵ کە ئێمە زۆر سوپاس یەکەین کە لە ئەم لە چەند بوارێکە هاوکارمەوە بەڕاستی چ نۆژەنکردنەوە چ لە ئەوەی کە پرۆژەیەک لەلایەن قونسوڵی چیکەوە کە بۆ دابینکردنی 155 بێت بوو کە بەڵە بۆ نەخۆش کە بەڕاستی شتێکی زۆر جوانن شتێکی زۆر باشن ئێستا کار پێکرا هیوادارم خەڵک زۆر هاوکارمان بێ بیان پارێزێک کە بەڕاستی بێ دیتیان نزیکی 35 جۆرەقەی پێدراوە یعنی لە وڵاتی چیکەوە لە باشترین مارکەی ئەوروپیەوە هاتووە بۆی هیوادارم هاوکار بن و بەڕاستی یەکێ لە پرۆژەکانی تر کە پرۆژێکی زۆر گەورە و زۆر گرنگە ئەوش دروستکردنی بینایەکی سێنۆهۆمە کە لایەن کۆمپانیای قەیوانەوە جێبەجێکرێ کە ئینشاءڵڵا چاوەڕێکین تەسەوڕەکەین کە لە نەورۆزە تەواو بێ ئەویش بە یعنی نەخۆشخانەیەکی بچووکە هەر ڕێک لە تەنیش ڕاوێژکاری بڵم هەر لە شوێنی ڕاوێژکاری جارانە کە تێکماناوە کە بینای ژێرزەمینەکەی بۆ تاقیگەیەکی زۆر پێشکەوتوو شوێنی ئەشیایی پێشکەوتووە بێت لە هەماکادا نهۆمی یەکەم نهۆمی زەوی کە تایبەتە بێ هەر بە شوێنی ڕاوێژکاری کە لێکە دە چوار پزیشکە توانێ و توانای چاوەڕوانی شوێنی چاوەڕوانی دوو هێندە جارانیە بێ لە هەموو بارەکەەوە تاقیە بێ بە دووەوەە و نهۆمی یەکەم کە نهۆمی سێمەکە بەنسبەت بیناکەەوە بەڵام بەنسبەت ئاسی زەوی نهۆمی یەکەمەکە کامیش بۆ شوێنێکی فریاکەوتنی خێرای زۆر پێشکەوتوویە کە لە یەک کاتە ئەتوانێت سیویەک نەخۆش چارەسەری تیاوە بگرێ واتە نەخۆشخانەیەکی زۆر بچووکی مۆدێرن نەبێت کەشێکی زۆر باشە بێ وە لە هەماکادا یەکێک لە پرۆژە گرنگەکانی ترمان کە لەو ماوەیە تەواو بێتەویشکە دروستکردنی دوو خودەجی تازە و تا شوێنی منداڵی لەدایکبوونی تازە دروستەکرێت لەلایەن کۆمپانیایەکی شیرەوە کە کۆمپانیای نۆڤالاکە چەند خودەج هەیە دکتۆر ئێستا دوو خودەج هەیە بەڵام هیچیان لە نەخۆشخانەی مناڵانی یەکێکیان لە وڵادەیە خستن نەخۆشخانەی ژنان و مناڵبوونە دانەیەکیان لە نەخۆشخانەی شارە ئێمە چیمان کردەوە بە دروستکردنی ئەم نەخۆشخانە نەخێر ئێمە هەردوو خودەجەکە دانەیەکیان لە نەخۆشخانەی ژنان و مناڵبوونە کە نهۆمی چوارەم بە تەواوەتی یەک نهۆمی نەخۆشخانەکەمان کردووە بە خودەجێکی شوێنێکی تازە بۆ منداڵی تازە لەدایک بوو کە جێگەی 50 مناڵی تیابێتەوە کە چارەسەر بگرێت بەداخەوە خودەجەکەی ئێستا کە شوێنێکی زۆر نەگونجاوە نەشیاوە بەڵام خودەجێ ئێمە دروستیەکەین تاوان یەک شما بیر نەچێ هەرچی کراوە ئەم بینای خراوەتەوە سەرپلێتی خۆی یعنی هیچ شتێکی تیان ئەوە نەکراوە یعنی خراوەتەوە سەرپلێتی خۆی وەگەوا بینایك لە تازە و دروستمان کردووە یعنی لە کارەبا لە ئاوەڕۆت لە بۆیاک سەقفی دژە بەکتریایە هەمووی بۆیاغی دژە بەکتریا ڤینڵەکەی دژە بەکتریا وا تا بە تازەترین ستاندەردی بەڵێ هیچی ئەوە نییە کە ئێمە دەستمان پاراز بێ لە پارەیە بمەویست بێ پارە زۆر سەرنەکەین بۆی ئەو دوو خودەجی کە تازە دروست دەکرێت لە باشترین ستاندەردیان هەیە شێوازێکی زۆر جوانە من دڵێم نەک لە عراقا نەک لە ئەهلیەکانە لەوانەیە لە زۆر وڵاتی ناوچەکەش ئەم شتێکیانەیە لە ئەوانەی کە هەسنووری خۆمانن من هیوادارم ئەو کاتە کێشەوەمان بۆ دروستە بێت کە مەسلەی کارمەند و کۆمەڵە ئامێر لە ئێستاوە پێشتریش هەوڵمانداوە کە هەم بۆی کێشەی ئەمێرمان بۆ دروست نەبێت هەم بۆی کە کێشەی کارمەندمان بۆ دروست دەبێ ئێمە تەمەناکەین کامە کێشە دروست نەبێ چونکە یەک مناڵ لە دەرەوە لە نەخۆشخانەیەکی ئاسایی لۆ کوالیتی ئەگەر مناڵێکی تازە لەدایک بوو یەک ڕۆژ داخلکردنی 200,000 واتە ئێمە بەڵێ یعنی تۆ ئەگەر بێنی ئەگەر کوالیتی وەگەڵ ئێمە بێت لە نەخۆشخانەی های کوالیتی هەیە 2 ملیۆن و نیوە یەک شەو ڕۆژی 2 ملیۆن و داخڵبوونی مناڵێکی تازە لەدایک بوو ئێمە ئەگەر 300,000 ژانی ئەگەر 100 مناڵ لەو دوو خودەجێ ئێمە چارەسەر وەربگرێت 100 مناڵ یعنی تۆ لە 100 مناڵ زەڵ نەدراوە مەبلەغەکە چەنە بێت ئێمە لەوانە هیچ پارە وەرنەگرین ئێمە تا هیچ پارە وەرناگیرێ نەخێر تەنها بەسم ئاسی خودگوزاری بەتەمان ئەگەر بکرێتەوە بەڵێ ئاسی خزمە گوزاریمان یعنی ئێمە ئەگەر هیچ پارێت هاسە وەرناگیر لە نەخۆش بەڵام لە ڕۆژێکان نزیکی 30 ملیۆن دینارەکە یعنی تەنها گێڕانەوەی پارە بۆ خەڵک ئەین لە مانگێکا چانەکان 90 ملیۆنەکە پارێکی زۆرە ئێمە کاتوانی بۆ خزمەتی خەڵک بیگەڕێنەوە بۆیە هیوادارم هەموو لای کاوکارمان بن بۆی کە هەم ئامێری پێداوی هەم ئامێری پێویست و هەم کارمەندی پێویستمان بۆ دابینکەم بۆی بتوانین ئەو ئیشانەی کە کراوە ئێمە لە داهاتووە پلانێکی ترمان هەیە کە دکتۆر پێشێک کەچینە سەر پلانی داهاتوو باسێک لە ڕووی بیناکە بکەین ئەوەی کە زۆر سەرنجڕاکێشەوە کاتێکە بەلای نەخۆشخانەکە ڕۆی دیزانێکی زۆر جوانی هەیە ئەم هەڵبژاردننی دیزانە لەلایەن خۆتانەوە بۆ هەڵبژاردنەکەی یاخود کێ بوو خۆی بیرمان ناچێت دەستگای مرۆی مام هاوکارێکی زۆر باشی ئەمە ڕاستی ئەمە بنەمێ لێرەشەوە زۆر سوپاسی کاکتۆر سۆران کەم سۆران جەمال تاهیر کە ئەندای مەکتەب سیاسیەکێتی نیشتیمانی کوردستانە بەڕاستی هەم پزیشکێک بۆ لای خۆمان وە هەم وە خۆی خاوەنی نەخۆشخانەکەش کاتێک ئێمە قسەمان لەگەڵا کرد چونکە کێشەی ڕووکاری درەوەی نەخۆشخانەکەمان جگەلەوەی زۆر ناشرین بوو زۆر نەشیاو بوو و لە هەما کادا ئەولێچوونێکی زۆری هەبوو چونکە ئەم نەخۆشخانەیە تەسەوڕ ناکە یعنی بەس لە شوێنی تەوالێت شتەکان چەندین گەڵابە گڵی لە دەرکراوە یعنی ئەم نەخۆشخانەیە ئەگەر بەردەوام بووە لە داهاتووە زۆر ئەگەری هەبوو بڕوخێت چونکە ئاوی لێ ئەچووە لە دەرەوە ئاویشات ئێمە بیرمان لەوە کردەوە کە ناکرێ
ئەبێ بە زووترین کات فرێ ڕووکاری دەرەوەی بکەین چونکە ئاوی لێ چوو ماقولنێت تۆ پارێکی زۆر خەرجکردەوە بۆ نۆژەنکردنەوەی ناوەوە ئاوی لێ چوو هەموو لێ تێکباتەوە بۆ ئێمە پرۆپۆزەڵەکەمان کە حازر کرده بوو پرۆپۆزەڵەکە لە دەرەوەیە بە ڕووکاری بە شێوازی ئەسترۆپۆل بوو شێوازێکی جوان بوو بەڕاستی بەلای ئێمەوە بۆ مناڵ گونجاو نەبوو ئێمە کاتێکە لەگەڵ کاکتۆر سۆران و لەگەڵ دەستگای بڕۆی مامیشە گفتوگوی ئەومان کرد بە خۆشحاڵیەوە هەر لەگەڵ یەکەم قسانە وتیانە بەسەر چاو یعنی ئاسانترین پرۆژە و بەلای ئێمە چونکە ئەمان زۆر خۆشحاڵیان دەڕبی لە جاتیەوەی کە بڵام بیری لێکێن و یاشەوتیان کەکەم پرۆژەیە بۆ ئێمەدانێن بەڵام قسێکم لەگەڵا گوتم حەز دەکەم بە شێوازێ بێت سەرنجڕاکێش بێت بەنسەر بناڵەوە وتیان بەسەر چاو ئێمە خۆمان گفتوگۆیەکەین بەڕاستی ئەوەی کە دوایە دانیشین سیرمان کرد لەگەڵ هاوڕیانمان لە دەستگای مرۆیی مام کە باسمان کرد بوو من حەستم کرد شێوازی هەڵبژاردننی ڕەنگەکان لەلایەن خاتوو گەشەوە بوو بەڕاستی خاتوو گەشە ڕۆڵێکی زۆر باشی بینی لەوەیە هەم لە ڕووی ڕنگکانە لە ڕۆژێکە کە مناقەشەمانە کرد دانیشت بووین بە شێوازی دیزاینەکە من وتم بەلامەوە زۆر حەز دەکەم لەم نەخۆشخانەیەکەی لە ئێدنبەرە لە سکۆتلاندا لە بەریتانیا کە لەوێ شێوازێکی زۆر جوانە تا ئێساش پێما بێ نەخۆشخانەکە نەکراوەتەوە تەواو بووە لەوێ تاوان دیزاینێکی زۆر جوانیە بوو من وتم ئەوە بوو کاتێک خاتوو گەشەوتی وڵای ئێمەش لەسەر ئەسڵی ئەم دیزاینە هەڵمابژاردووە زۆر هەمان نفسی نەخۆشخانەکەی لابوو تاوان ئەم شێوازی دیزاینە شتێکی زۆر جوان بوو یعنی ڕۆڵێکی زۆر کاریگەریان بینی ئەوان و هەڵبژاردننی هەم ڕەنکان هەم دیزاینەکە و هەم کارەکەش کە بەڕاستی من ئەمە زۆر سوپاسیان کەم کە چ کاک فەلاح خۆی چێ خاتوو گەشە کە چێ کاکتۆر سۆران کە زۆر هاوکارمان بوون ئاسانترین پرۆژە و بەلای ئێمەوە چونکە هەر لەگەڵ تەقدیمکردنیان ئەوان یەکسەر قبوڵیان کردووە کاریشان لەسەر کرد بەڵێ دەستوچاوی هەموو لای خۆش بێ دکتۆر یەکێکتر لەو بابەتانەی کە لە کاتی نۆژەنکردنەوەکە لەسەر جەم بوارەکانە لەسەر جەم قاتەکانە کە بەڕێزت باس کرد هیچ گرنگیەک بە سەوزایی درا یاخود باخ هیچ باخێکی تیا کرا کاری لەسەر کرا طبعا